بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. مسلمانانی خۆشەویست، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت لە بەرنامەی سی گەوهەر لە سیهەم ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزان لە کەناڵی ئازیزی پەیام بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەشتینەوە. ومێدەواری ئینشاءالله ئەم سی ڕۆژەی کە لە خزمەتتان نابووین مای ڕەزامەندی خۆی گەورە بوو بێت و ببێتە دەستکەوتێکی باشی قیامەت بۆ ئێمە و ئێوەی ئازیز و خۆشەویست و ئەو دوعایانەی کە لە بینی ئێمە و ئێوەیە بە گەرم و گوڕی دوعاکەمان کردو و ئێوەش ئامینتان کردووە. دوعاتان بۆ ئەم ستافە ئازیز و خۆشەویستەی کەناڵی ئاسمانی پەیام کردووە، دوعاتان بۆ مسلمانان کردووە. خۆی گەورەی ئینشاءالله وەری بگرێ و ئەم سی ڕۆژەمان وەک زەخیرەیەکی زۆر باشی قیامەت لێوەربگرێ ئینشاءالله. تەڕەن بەرنامەی ئەم ڕۆژمان لە خزمەت ئەم برا ئازیز و خۆشەویستانەی کەناڵی ئاسمانی پەیام و کاکە دانای برای ئازیز و خۆشەویستم و شێفە بەڕێزەکەمان شێف نەریمان و سەرجەم ئەم برا خۆشەویستانە و میوانە بەڕێزەکان لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست ئابین. کاک دانەکان سڵای خوا لەوێ مامۆستای باش قوربان بەناوی خوای بەخشندەی میهرەبان گیان باش بیشکر وەڵای تۆزە قورگم ماوە جنە خەریکە باشم انشاءالله باش. بەناوی خوای بەخشندەی میهرەبان جوانترین سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستان. خۆشحاڵین خوای پەروەردگار دەرفەتی پێبەخشینەوە کە ئەم ڕۆژ لەگەڵ مامۆستای بەڕێز و ئازیز و خۆشەویست مامۆستا شێخ فاتیح برای گەورەمان لە کۆتا ڕۆژی ڕەمەزان کۆتا پرۆگرامی سی گەوهەر لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست تابین. بەڕاستی ناخۆشە وەک مامۆستاش ئاماژەی پێکرد ئەم ستافە و ئەم چۆنەڵی جەوە ئیمانی خۆشەی لە ڕەمەزانە هەبوو ئەمڕۆ ئیتر کۆتایی پێێت و بەجێ ئێڕین. هیوادارین خۆی پەروەردگار ئەوەی کردبێتمان لی قوبوڵ کردبێتین و کردوتەنی دەواممان بدات کە لە دوای ڕەمەزانیش ئیشەڵڵا بەردەوام بین ئەگەر کەمیش بێ لەسەر و عیبادەتانی هەمانە. جێگەی خۆیەتی لێرەوە هەر لە برایانی شۆفێرەوە کە میوانەکانیان گیانوێتە پرۆگرامی سی گەوهەر، هەم لە برایانی پرزگا لە ئارایشگا مەتباخ چایچی هەمویان ئەوانەی کە ماندوو بوون بەشی بەرنامەکان برایانی پشتی کامێرە بە شێوازێکی گشتی لە بەڕێوەبەرایەتی لە کارجێڕی هەمویان بەم بەرنامەیە و بە جۆرێک لە جۆرەکان مامۆستا شێخ فاتیح ستافێکی گەورە لە پشتی سی گەوهەرەوەیە. بەس من و تۆ پێشکەشکارەکان دەرکەوتوین ستافێکی گەورە لە پشتی ئێمەوەی و سەرکەوتنی ئەم بەرنامەیە سەرکەوتنی ئەوانیشە بێگومان وێجێ خۆیەتی دەستخۆشی لەوانیش بکەین. خۆی پەروەردگار بە باشترین شێواز نوێژ و ڕۆژ و تەعاد لە و خۆشەویستانش قوبوڵ کە لە پشتی ئەم بەرنامەیە بوون. لە سێ ستاوی دەرهێنەر لە کەناڵی ئاسمانی پەیام کە ستافەکەی کاک ئاریان و کاک عادل و هەروەها کە عەبدولخالق بەڕاستی زۆر هیلاک بوون لەگەڵم بەرنامەی ئێمەیە. جناب باسەکرد بەڕاستی دوعای خێرمان هەیە بۆ هەر هەمویان و ئەم برا خۆشەویستانە و هەموو کەسێک کە لەم کەناڵە بەڕاستی هەر یەکەی ئیشێکی کردووە و کاک دانیار کە بەڕاستی تەنسیقی هەموو ئیشەکانی کردووە میوانەکانی ڕێخستووە و ئەو برانیتر لە خوارەوە هەمویان بەڕاستی دەم بووینم ئاورد نەکردەوە ینی بەشەکانم بەشەکەوتم بەرنامەکان هەموو یەکگرێتوتم کامێرەمووی چونکە لەوەچە لەو ناوهێنانە ناوێکە بیرچێکە زۆر زەڕورە بۆ دیکۆر بیرمان چوو دیکۆر بەڕاستی ئەم دیکۆری دروست کراوە هەموو ڕۆژە پاکردنەوەی ئێرە و ڕێکپێک و ڕێخستن و تەنسیقێرە دیکۆر کرد. کاک مەڕوان و مامۆستا سالاری نابێ ئەوانەمان بیرچێ بەرحاڵ هەر کەسێکمان بیرچوو بوو ئەوە عەمدی نیە لە ئەنقەست نییە بە بیرمانە نهاتوە لەوانەیە برسێتی و تینوێتی یان نەخۆشی وای لێکردوێتین بیرمان چوو بێتەوە. ئێستاش دەسەکەین بە پرۆگرامەکە بێگومان وەکو هەموو ڕۆژانێکی تر ئێمە دوو بەشمان هەیە لە پرۆگرامەکە بەشێکی ئاینی بەشێکی تەندروستی. لە بەش ئاینەکەی باس لە گرنگی و ئادابەکانی جەژنەکەین کە بێگومان سبەینی ڕۆژی چوارشەممە یەکەم ڕۆژی جەژنی پیرۆزی ڕەمەزانە پشت بەخوای گەورە بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر محەممەد بامۆکی زانای ئاینی. هەروەها کاک شێخ فاتیح لە تەوەری دووەمیشە باس لە بابەتێکی تەندروستیەکەین ڕێکارەکانی خۆ ئامادەکردن بۆ پێش نەشتەرگەری. جەنابەت لە
هۆڵی نەشتەرگەریت ئەزانیت ئەو کەسانی کەیەن بۆ نەشتەرگەری پێشتر خۆ ئامادەکردنی هەیە پێشتر سەردانی پزیشکی تایبەتمەندەکە پزیشکی بێهۆشکاریەکە پزیشکەکەی خۆیەکە ئەمانە هەموو دەدیێڵە ئۆکەی ئەدەنێ ئەنج ئاماداکرێتە ژووری نەشتەرگەری جایمە ئەمڕۆ ئەو پرۆسێ بە شێوازێکی گشتی باسەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر یاسین عەبدولکەریم پزیشکی پسپۆڕی بێهۆشکاری ئەوی لەناو خەڵکا بە بەنج بەناو بانگە هەروەها قورئان خوێنێکیشمان هەیە کە سەرەتا و کۆتایی سیگەوهری ئەم ساڵ ئەو قورئانی پێشکەش کرد ئەو قورئانی بۆ خوێندین ئەو لە ستۆدیۆکانمان بوو ئەویش بەڕێز کاک مەحموود کەرکووکی هەروەها پێشکەشکاری بەرنامەی سەدای زێڕینیش لە کەناڵی ئاسمانی پێیان وردە وردە دەست پێکەین با لەگەڵ شێفەکەمان گفتوگۆ بکەین زین چی بۆ بینەرەکان و کەبانەکان ئامادەکرد کاک شێف نەریمان سڵاوی خوارد لێبێ سڵاو کاک دانەجان ڕێزی سپاس بوون چیت حاضر کردو ئەمڕۆ سەرەتا بە ناوی خۆی گەورە و میرەبان ئینشاڵڵا ڕۆژووی هەموو موسڵمانان قوبوڵە بێ و ئەمڕۆ خواردنێکی خەلیمان ئامادەکرد و هەولێریە هەر بادینانیش ئەیکەن ئەوانیش ئمە بە شێوازێ کردومانە بە شێوازی فڕن بەناو فڕنا کردومانە بەس لەسەر تاوانەمان کردو قەلیە خۆی سوورەکرێتەوە بەڵێ سوورەکرێتەوە ئێمە بە فڕن کردومانە برنجێکی دۆرفینسیشمان لێناوە بە شعرێ و لەتکەنۆک لەگەڵ سوبێکی خەرنابیت و گێزەر و پەتاتە و شعرە قەلیەکە پێگاتەکانی چین قەلیەکە پێکاتەکانی گۆشتی حیوانە بڵێ ئەتوانی پەتاتی تێکەی ئەتوانی تێنەکەی من خۆم بیبەری ئەلوانم بۆ بەکارێنەوە لەگەڵ پیازە لەگەڵ تەماتەیە بەزام سۆسێکی تایبەتیشی هەیە سۆسی هەیە بەس چێت تۆ زیاتر داوا دەرمانەکان دەورەی بینێن لەوێ ئەوکو میۆ زەڵاتە چیمان هەیە زەڵاتەیەکی شیشمان هەیە زەڵاتەیەکی هەمە جۆرمان هەیە ئەمە هەر پێڵەن زەڵاتێکی فەڕەنسی ئەمە بەم شێوازە دروستەکەتر مشەکەلە لە هەولێر و بادینانەوە بۆ فەڕەنسا دەست و چاو خۆش بێ ئینشەڵڵا لە لێژەی پرۆگرامەکە دێنەوە بۆ ئامادەکردنی مامۆستا تۆ قەلیەت خواردووە لە بادینانی هەولێر نازانم نەتخواردووە نیە نەچووی بۆ ئەو ناویان چوون بەس نەخواردەوە ئینشەڵڵا ئەم ئێوارەیە لای ئۆزەم کاگە بوو بە کوڕانیش سوێنێکی توندیان خوارد کە نابێ بڕیتەوە ئیتر تۆم ئێوارەیە قەلیەکە بۆ بزانە لە هەر دوێنێ سوێنی خواردووە کاک ئاریانیش ئەمڕۆ سوێنی خواردوو دوێنێ شەر تاکیدی کردووە ناتوانیم سۆنانە بشکێن لەوە ناچێت زۆر باشە مامۆستا با وردە وردە پێشوازی بکەین لە میوانەکانمان زۆر بەڕێز دکتۆر محەممەد باموکی زانای ئاینی مامۆستا فەرموو هەروەها بەڕێز کاک مەحموود کەرکووکی هەم میدیاکار هەم قورئان خوێن فەرموو عليكم السلام ورحمة الله ما وصل جنب خير بك ماشي قربان كان بخير بيا اخو ما وصل محمود جنب خير بك ماشي قربان الصداع وبو صداع بالي رازي ان شاء الله بخير بك ما وصل جنب خير بك ماشي قربان رمضان من تواكل وبزانو والله كان ساعاتك معنا ان شاء الله ان شاء الله ما وصل محمود جنب خير بك سپاسەکەم ماوەسانی بەڕێز بابزانم کاک محموش بەدەر نییە لەوانی کە تووشێم پەتایە بووە ئەگام لێ بوو پێش بەرنامەکار ئەوەی بۆ ویست قڕگی بەڵە من و کاکداناوە زمان باش نیم باشە کاک پێشەوەی دەستکەین بە قورئان خوێندن با لە سەدای زێڕین هەندێک پرسیار بکەین جگەل لەوەی کە جەناب قورئان خوێنی میدیاکاری تو بەرنامەی سەدای زێڕین لە پەیام هەبوو سیزنی ئەم ساڵ بەشی ئەم ساڵ چەند ئەڵقەی لەخۆ گرت لە سەدای زێڕین بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وأصلي وأسلم على المبعوث رحمة للعالمين محمد وعلى آله وأصحابه أجمعين سپاس دانەکەم کاک دانا دەستان خۆش بێ ماندوو نەبن سپاس بۆ ستافی بەڕێزی سیگەوهەر بۆ کەناڵی ئاسمانی پەیام سەدای زێڕین وەرزی حوتەمی بوو ساڵ الحەمدولله بریتی بوو لە 20 ئەڵقەی سەدای زێڕین و ئەڵقەیەکی تایبەت بە ڕێپۆرتاژێکی تایبەت بە یەکێک لە مزگەوتە گەورەکانی وڵاتێک لە وڵاتە عەرەبیەکان کە ئومێدەوارم ئینشاءڵڵا لە ڕۆژانی جەژن بەخش بکرێ سەدای زێڕین 20 ئەڵقە بوو 21 عفۆن 15 لە دەرەوە و 6 لە ناوەوە دەستە خۆش بێ سەرکەوتوو بچینە لای قورئان مامۆستا بە سەرەتای ئەم بڕگەی پرۆگرامەکە بە چەنایەتی لە قورئانی پیرۆز ئەگەر دەنگت هاوکاریت بکە ئینشاءڵڵا
أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الأخلاء يومئذ بعضهم لبعض عدو إلا المتقين. يا عباد لا خوف عليكم اليوم ولا أنتم تحزنون. الذين آمنوا بآياتنا وكانوا مسلمين. ادخلوا الجنة أنتم وأزواجكم تحبرون. يطاف عليهم بصحاف من ذهب وأكواب وفيها ما تشتهيه الأنفس وتلذ الأعين وأنتم فيها خالدون. وتلك الجنة التي أورثتموها بما كنتم تعملون. لكم فيها فاكهة كثيرة منها تأكلون. صدق الله. خەریب تەکبیری جەژنەکەش بکەین بە ئاوازی جەژن خوێنەوانە بوو هەرەوەی کەمود دەستە خۆش بێ خوازاوات مامۆستاجانیا خوا بەخێر بیت پاداشتان باتۆ ڕەمەزانی هەموو لایەکیشمان قوبوڵ بوو بێ ئینشەڵڵا خی گەورە قبوڵیکا و بێتەمایی کەفارەتی گوناه و تاوان و لە بەرزبوونەوەی موسڵمانان اللهم ئینشاءالله. فەرموو مامۆستاجان مامۆستاگیان ئێمە تروا وەکو جەنابە فەرمووت چەند سەعاتێک ماوە چینە ناو جەژنی پیرۆز گرنگیدان بە ئادابەکانی جەژن چۆن خۆمانی بۆ ئامادە بکەین سنەتەکانی ناو جەژن سیلەی ڕەحم هاتوچۆکردن چی بکەین باشە بۆ جەژن. بسم الله الرحمن الرحیم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ڕۆژت بۆ مەدینە ئەنەس ئەیگێڕێتەوە ڕزای خوای لێبێ فەرمێ خەڵکی مەدینە دوو جەژنیان هەبوو دوو مناسبەی خۆیانی لە سەمانی جاهیلی و پێش ئیسلامە. پێغەمبەری خوا کە هات فەرمی ساسم خوا ئەم دوو جەژنەی بۆ گۆڕیون بە دوو جەژنی تر کە جەژنی ئیسلامە کە جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان. جا ئیبن تەیمیە فەرمێ نابێ لە یەک کاتە مبدەل و مینهۆکار دووکیان هەبن گۆڕا و بۆ گۆڕاوەکەشت بێبێر ئەمەی کە جێی گرتوتەوە بێوێ تریان نەمێنێ. لەبەرەوە هەر لەوێەوە ئیسلام لە هەموو شتێکە تایبەتمەندی خۆی هەیە. یعنی حتا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە شێوەی قژی چۆن بێ قژی زۆر بووە ئایا لای بە بەریاتۆ لەوەش ینی تەفاسیلێکی لە حەدیثە کە پێغەمبەری خوا سەرەتا حەزی کردووە لە شتێکان ئەمری پێ بکرێ موافقەی ئەهلی کتاب بکە وەکو مشریکەکان نەکا. لەوەشەکە شتێکی ئاساییە. جەژن کە عیبادەتە زیاتر گرنگی پێدا و جا جەژن کۆمەڵێک ئادابی هەیە هەموو ساڵێک خۆشە بیری موسڵمانان بهێنرێتەوە بۆ ئەوەی کە ئادابەکان شمولیەکە و ڕووی لەکە بەقەدەر توانە هەڵدا جێبەجێیان کە. ئادابەکان هەر لەوە دەست پێەکە جابوو برەمەوەسا پێش ئادابەکان کە ئێوارە ڕۆژومان شکان
چی بکەین ڕەمەزان تەواو بوو ئەتوانین بڵین لە جەژنین یا بەیانی لە دوای نوێژی جەژنەوە لە جەژنین خۆی بە حسابی بۆ بڵێ کاتی ئیسلامیانی لە ئیسلامە شەو عایدی ڕۆژە یعنی ئێستا شەو ئەڵێن شەوی جەژنە ناڵێن شەوی ڕەمەزانە ڕەمەزان تەواو شەو تەراویح ناکەین ناکرێ و لەبەرەوە شەوی جەژنە لەبەرەوە شەوەکە تابع بە ڕۆژەکە ئێستا لە بڵێن لە ئەوەی کوا ئێستا باوە لە عالەمی مەسیحی و میلادیە ئەوان ڕۆژ عایدی شەوە بەڵام لێرە نا شەو عایدی ڕۆژ ئەوە لەبەرەوە لە شەوە حسێ بکرێ شەوی جەژن بە شەوی جەژن بەڵام مەراسی مشتەکان خۆی لە ڕۆژۆ دەست پێکە لە دوای نوێژی بەیانی وی تر ڕۆژەکەی و لێوە شتەکان دەست پێکە یەکەم سنەت خۆشوەرینە بۆی کە خەڵک ئەچێ بۆ مزگەوت و قەرەباڵغیەکە لێ خەڵک پاک و تەمیز بێ و بۆنی خۆش بێ و جەوەز ئەک نەبێت کە خەڵک پێی ئیزعاج ببێ و شیاو نەبێ جلی جوان لەبەرکردن ئەگەر هەبوو جلی تازە بۆنی خۆش لە خۆدانە بۆ پیاوان پێشیشا پێش بڵێن ڕۆشتن بۆ نوێژ سنە دوایە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سێ دنەک یا چەندن کێ خورمای خواردۆ بۆی بسەلمێکەیتر ڕەمەزان تەواو بۆمە جەژنەوەتر ڕەمەزان نییە بەڵام لە جەژنی قوربانە بە پێچەوانەوە خواردنی نەخواردووە تا لە نوێژ گەڕاوەوە قوربانەکەی سەر بڕیوە و لە سیوجگەر و ناوسی حیوانەکەی بۆیان چاکردو خواردوێتی پاشان بە پێهاتن بۆ مزگەوت مەگەر کەسێک نەخۆش بێ پیر بێ پەکەوتە بێ ئەوە سنەتە هەرچەند ئەم سنەتە ئیسە جێبەجێ ناکرێ خەڵک بچێ بۆ موسەلا موسەلاوەتەن شوێنێکە نوێژی هەموو شار کۆ بکرێت و لەوێ نوێژکە نەک لە مزگەوتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەک جار نوێژی کردو لە هەندی ئەثەرات و لە مەدینە ئەوش باران بوو ئەگەرنا هەر لە موسەلا نوێژی کردو وەسە حکمەتی ئەو موسەلا چییە؟ ئەو موسەلا چەند سەبوون و نەگەر لە سلمانی لە پشتی ئەم شەڵسیە خەڵک هەمووی کۆبێتەوە یەکەم یەک مەراسی مەکری هەموو خەڵک یا بەشدارە بێ قووەت و یەکتر بینین و یەکتر ناسین دەرخستنی ئەو شەعیرە ئیسلامیە یعنی بەڵێ مزگەوتی قەرەباڵغ بەڵام ئەوە ناکە مەسا 100 مزگەوتی سلێمانی چەندێک خەڵکی تێ مەسا بڵێن لە 150 بچێ بەشداری بکە زۆر وینێکی گەورە بە تایبەتی لەو کاتە شەکە پێغەمبەری جدی کردو مەدینە زۆر پێویست بۆ مسلمان هێز و قووەت نیشاندن حتا پێغەمبەر لە حەدیث فەرمێ ئوم عەتیە فەرمێ ئەمرمان پێکرا ئافرەتی گەورە و گەنج و پیر و ئەوانش نوێژیان لەسەر نێ بێن بەشداری گوێگرتنەکە بکەن بەس نوێژەکە ناکەن ها ئەوە حکمەتەکەی دەرکار مەبەست عیبادەتکەش نییە شتی تریشی لە پشتوێ قەرەباڵغی و یعنی ئەو دیمەنەش جوانە ینی شتێکی گەورەی ئیسلام یعنی بێ ئیهتیمامی پێ بدرێ وەکو لە سەرتاوتم کە پێغەمبەر خوا بە ئیهتیمامی پێ بدرێ ئەی بۆ ئێستا مامۆستا نەک لە شارە گەورەکانی وەک هەولێر و سلێمانی و دۆک بۆ لە قەزا و ناحیەکانی ژنابینین ینی مامۆسایانی ئاینی وڵی تەوە پێم وایە جارجار مەسا وازەم جارێ لە هەڵەبجە کردیان لەو ساڵانە من ئاگادار بن یعنی و مامۆساکان ئەتوان و تۆزێک لەوانەیە تۆزە ئەرکیشی تیا بێگە شارەکە گەورە بێنی وەسایل لێوێ سیارە و شتی ئەوێ و هەموو ئێستا بۆ ئەم زڕوفەی ئێمە هەرچەند سەرمە زۆر هاتینە پێشەوە یعنی تەوحیدی مزگەوتەکان دروست ناکە ئەم هەموو تەفرقە و جیاوازی زۆر باشەوە یەکەم یەک گوتارە درێ و هەمووی تێکەڵە بن و گەورەی ئەو دروشمە دەرەکەوێ بەڵێ ینی حکمەتی زۆر وتارەکە بە ئیتفاق لەسەر کەسێکی زۆر مناسب بکرێ بۆ ئەمەی بشێ ینی ڕەنی هەموو باتەوە وەڵحاصل نایکەین ناکرێت خۆی ئەمە باسیەکەین زۆر ئەحکامکەمە باسیەکەین کاتێک کە ئیسلام حاکم بێ ئیسلام حاکم بۆ شتانە نابێ ئەسڵەن لە ئیسلامە بڵێن ئەو کەسە کە مەحافظی ئەم شارێ ئەوە خۆی خوتبەی جومعە خوێن یەک جومعە کرێ ئەگەر خەڵک شوێن و ڕێگەیەک هەبێ خەڵک بگرێ و وەسایل بڵێن پاسوشت بۆ خەڵک دابین کرێ بە ئاسانی خەڵک بتوانێت بێت و بچێت ئێوە جەژن هەر بە تاکید یەک جەژنەکرێ ئەنجا لەبەر ئەم وەسایلی سەوت و مکەبیرە و شتانە نەبووە پێغەمبەری خوا وتاریدا بۆ پیاوان ئافرەتان شوێنەکەیان جیاتر بۆ چۆ بە جێش ئامۆژگاری ئەوانشی کردو و تاریشی بۆ ئەوانش داوە ئەوە نوێژەکەش تایبەتمەندی خۆی هەیە مەسا ئەبێ لە جەژنا نوێژەکە پێش ئاکرێ وتار لە دواوێ بە عەکسی جومعەوە ڕۆژی هەینی ڕۆژێنی وتارەکە لە پێشوێ نوێژ لە دواوێ بۆیە لە جەژنا پێغەمبەر فەرمی هەر کەسێ دانیشێ بۆ وتارەکە دانیشێ هەر کەسێکیش دانیشێ ئازاد بە تایبەتی خەڵکیان دێ لادەی دەوروبەری مەدینە ئاهاتن بۆی لە خزمەتی پێغەمبەر بەشداری بکەن پاشان لە وتارەکە مامۆستا بە بڕگەبڕ لە نوێژەکەیە نوێژی جەژن
بۆ کەسێک کێسە بینەر و بیسەری ئێمەیە بزەبت بۆ نسبینێکە چوارشەمێ سعات چەند بووینە لە شاری سلێمانی باسەکەین یا لە هەر شار و شارۆچکێک چەند دقیقە دوای ئەوەی کە لە تەقیومەکانمانە نووسراوە خۆرەڵاتن نوێژ نامێنێ چەند دقیقە دوای ئەوە تقریبا نوێژی جەژن ئەبێت والله من لەوانەیە بە دقیقە نتوانم بڵێم بە تەحدیدیایك بەڵام بەهین بە ئەنازەی خۆرەکە بۆ دیارێکم خۆرەکە لە ئەثەر و حەدیثەکان ئافەرمێ بۆ ڕەمەزان جەژنی ڕەمەزان دوو ڕەمح بەرز بێ بۆی قوربان ڕەمحێ چونکە لە دوو بۆی لە مەجاری سەرفیتەدانەکە زیاتر بێ بەس ئەویان ئەلێ ڕەمی بۆی مەجاری قوربانەکە زیاتر بێ ئەو تقریبا دەدەقە چارەکێک لەوانەیە بکە چارێکی بۆ 20 دقیقە بەهینیش بە مەسافەی هینی تازش ئەمیان ئەڵێ 3 مەتر بێ خۆر 3 مەتر لە شاخەکە بەرز بوو بێتەوە بەڵێ ئەوی کدیان مەترونیویەکە لەوانەیە هەر 20 دقیقە بکە ئەمەی ڕەمەزان 20 دقیقە چکۆ بۆ خەڵک زەڕور ئەوە زەڕورە بەس خەڵک پەلە نەکارەوە باشتر چکە مەسافەکە لەوێ دەست پێکە تا پێش نیوەڕۆ یعنی مەسافەکە زۆرە بۆیە لەم سەر زۆر پەلە نەکرێنەوە کاتێکێک فریای مزگەوت نەکەوت لەگەڵ مامۆستا بە جەماعەت نەیکرد ئەتوانێت لە ماڵەوە خۆی دوورکە سونەتی جەژن بکە خۆی ئەسڵای نوێژی جەژن بەین ئەکری هەیە ئەڵێ دروستە بەڵام ئەسڵای نەخێن جەژن بە جەماعەتەکرێت ئێمە قسێترمانێ لەوێ باش حادیسەی ڕوویداوە لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەور بوو وتیان ئەمڕۆ جەژن نییە کردیان بە 3 ڕەمەزان دوای بعضی خەڵک هاتن لە دەری مەدینە وتیان ئێمە دوێنێ مانگمان بینیوە دوێنێ ئێوارەیان ئیمڕۆ جەژن بوو پێغەمبەر خوا وتی دێ ئەوە تازە ئەمە دوانیوەڕۆ بوو ئەم حادیسە کە هاتن خەبەرەکەیاندا پێغەمبەر فەرمی دە ڕۆژەکەتان بشکێنن سبەینێ نوێژەکەی یعنی ئەمە قەزاکردنەوەی سبەینێ نوێژی جەژنەکەمانەکە مامۆستا ئەتوان قەیچەکە خۆ هەر ئەوەی مزگەوتی جەماعەتێک تر جەماعەت بکەن ئەگەر ناڵەوەڵات دوو جەماعەت دروست مامۆستاگیان ئەم بەیانیە برایەک وەزەم لە ئەڵمانیاوە بوو نامەیەکی سەوتی بۆ من نردووە ئەڵێ من لە مزگەوتەکەین تورکن لیان تێناگەم چۆن نوێژەکرێ خێرتانەگا تێمان گەێنە نوێژی جەژن چۆنەکرێ ئادابەکانی و ڕکوشتەکانیمان بۆ باسکەن جان لە جنابەت ئەگەر باسی بکەین شڵ ئەسپایلەکەن نوێژ وەکوتمان دارێ نوێژەکە خۆی دوورکاتە بەڵێ و سنەتە و فەرز نیە لای جمهوری علەما بەڵام سنەتێکی مؤکدێک کە پێغەمبەر لە ژیانی تەرکی نەکردووە نوێژەکە لە ڕکات یەکەمە پێش فاتحە حەوت الله ئەکبەر ئەکرێ ايش العلماء اللي بين كان سبحان الله والحمد لله بلا بيش اصل هذا الله اكبر كان حو الله اكبر بيش فاتحه ركعتي دون بينج الله اكبر بيش فاتحه اما بقى الله اكبر تكبير الله اكبر بلا الله اكبر كده ما بس محوتك بيا كم دانو حسابك ليه بلا او حود دي كم بينج دوهم يتري قران اخواني سوره دياري كراو هي مثلا عندك سوره بيغمر زيات روانه يخوين دو مثلا سوره هل اتاو سورة أعلى خويندوا سورة دو سورة تريشي خويندوا المهم هر سورة بخويني بلام أجر أو سنة تطبيقها واباشترا دور كات عساي أكري سلام أدريتو دواي خلق قد عزاي ليكو بيروز باي ليكو بلام نيوجكا جاوازكي كهيبي أو الله أكبر عني لقل نيوجي ترا وأولين يتكيني تو نيوجي جژنی ڕەمەزانەکەی نێتێنی نوێژی جژنی قوربانەکەی مەسەلا الله ئەکبەر کرد حەوت الله ئەکبەر ئەکەی پێش فاتحە خوێندن ئیمان بەدەنگی بەس فاتحە خوێنەوەکو نوێژی جومعە دوای فاتحەکە ژوتمان هەر سورەت دوو سورەت ئەخوێنێ هەر لە غاشیە و ئەعلا بەڵێ ئیتر جیاوازێکی نییە ئەم يعني ما صح حود الله أكبر أكيد لبين كان أجر وترى سبحان الله والحمد لله ولا إله إلا الله أكبر بلا أتواني داس بس بس إنجا فاتحة أخواني سورة أخواني أغا لركعتي دوما ركعت دوما بينج الله أكبر بينج الله أكبر أكيد إنجا فاتحة أخواني إنجا فاتحة أخواني تو سورة أجل أخواني يتر باقي تريوكو نوجي كتري آساي بدر لم بابت يعني راجعني كهي بلام رأي راجعها وجناب دقر كسيلي وبرسي أواني كنوش قرزارن هەندێک مامۆسای بەڕێزەڵێ ئەوەی نوێژ قەرزارە نوێژی جەژن لەگەڵ ئێمە نەکە سێ دوورکە نوێژی بەیانی بچێڕێتەوە خۆشزانی ئەم نوێژە الله ئەکبەری تیا نوێژی بەیانی مامۆسا باشتر وایە نوێژ بژێڕدرێتەوە یا نوێژ جەژن کرێ والله کاکدانە ینی زان هەر ئەچێتۆ لە خۆ هەر ئەچێتۆ سەر ئەو خلافە چونکە زۆر بەی عولەما زۆر بەی جمهور لەسەرەوە نوێژ قەزا ئەکرێت و نوێژ هەرچەند بڕوا ئەگەر کاوە 10 ساڵ 20 ساڵە چەندی فەوتابی ئەکرێت و بەڵام مەزەبی ئەحمەد و هەندێک لە عولەماوان کە نوێژ لە شەو ڕۆژێ زیاتر بێ ناگێڕێت و
ئیتەوە نەک ناگێت و قەی ناکە ئەلە گوناهێکە و ڕۆشتۆ ئیتر تەوبەی لێ بکە بەڵکو خوا عەفوت کە بەڵام ئەواترن ئەگەر ئێمە حەدیثمان هەیە نوێژی شەو و ڕۆژێ بگێڕێتەوە قەزا هی دوو ڕۆژ و هی مانگ و ساڵژە گێڕێتەوە فەرقێکی بەڵام ئەڵەن لە ژیانی پێغەمبەر هەر دوو نوێژ و سێ نوێژوانە بووە قەزا کرابێتەوە لەبەرەوە ئەو خلافەیە بەڵام تۆ گە نوێژ خوێنێک لێو بپرسێت وەڵی من ئەڵێم زاهیرەن ئەمەیان ڕاستتر و باشترە کە نوێژی نەکە بکە نوێژی جەژنەکە بکە هیچ نەبی بەم کابرا لە عمری بزانم نوێژی جەژنە دایما نوێژ بگێڕێتەوە بە قەزا ڕایەتی شمولی نوێژێکی جەژنی ڕێک ناکرێت جاواب عرض کردم مامۆستا نوێژی بەیانی بگێڕێتەوە ئەڵڵاهو ئەکبەر بەڵێ ئەوە ینی لە مەزەبی شافعیە بەتایدی دەستی بەرز کاتەوە لەوتی نوێژەکانی بەتاڵ بێتەوە ئەو ئەڵڵاهو ئەکبەرانە بکە نابێ ڕاستە لەبەرەوە ئەو بەنسبەت کەسێکەوە کە تابعی مەزەبی ئیمام شافعی و ئاگاداریکردنە زەڕورە ینی پێی بدەن بەڵام بەڕاستی عولەماش فەرموویانە ئینسان شوێن دەلیلکەوی هەر ئیمامی شافعی خۆی ئەبوو حەنیفە خۆی ئیمامی مالک ئەحمەد ئەوان هەر محەدیث بوون هەمویان هەرن إذا صح الحديث فهو مذهبي إنسان وابكى باشتر أما عبادة قياسي تياناك وان قياسا كان شو روجي هبي معناه ما وصالش نيجا جرته وقياسا زي أمنا على ما عبادة نقتصر على ما ورد فيه دليلك تشنك هاتو أواكن أو إن هاتو اللي بيدان يتبوش يا مبشنا بدوايا أو هالي كولينو ما وصل إما الروجي ججن ولا مزجو هاتي ندارو شيء بكين بار شتكان هتن هندي آداب من ما وباشكين مثلا وقوتم ببي هاتن الرجع جوارين يعني الرجع كوبي ولا الرجع كوبرو أو يكجنو حتى منالج بهن ربو مصلى منالج بهن دربريني شادي وخوشي پیغمبری خو له حضوری خویا عایشه فرمی مثلا دو جوایریات يعني دو کچی منال دفیان لی دا هندێک نشیدی شەڕێکی جاهلی بوو لە بینی دوو خێڵی عەرەبا باسی ئەویانە کرد ئەو بەکر تووڕە بوو چوو پێغەمبەر فەرمی لێیان گەڕێ هەموو قەومێ جەژنێکیان هەیە ئەمەش جەژنی ئێمەی جاڵێ عایشە لێ من پێغەمبەر ئاگای لێم بە دزی ئیشارەتم لێ کردن بچن عینەکان لەبەر ئەو بەکر یعنی بەکر زۆر پێی ناخۆش بوو بەڵام پێغەمبەر ئیقراری ئەوەی کردەوە ئەمە جەژنە و ئەم شادی دەبرن ئاساییە من شتێکی تر شەڵم کە زۆر زەڕورە کە موسڵمان بەڕاستی لەما کەم تەرخەمە سەرێکی هەر مناسبەیەکی تری دنیایی ئەبێ ناوی جەژن بێ هەر یادێکی تر بێ خەڵک لە بازاڕە شت هەڵەواسێ گڵۆپ و زینە و ئیعلامەکان زۆر بایەخی پێ ئەدەن و هەتاوە جاریوە دوکاندارەکە بەشی خۆی هینێکەکە لە دوکانەکەی خۆیان یعنی شتێک دەرەبڕێکە مناسبەیەکە یعنی حەقە بەڕاستی ئەمە زۆر ئەمە دەبێ ئەڵڵاهو ئەکبەر کرد مەسەلا پێغەمبەر خۆی و چەند گەنج و مناڵێک لەگەڵیان هەر لێەوە لە ماڵ هاتوون تا موسەلا ئەڵڵاهو ئەکبەریان کردو ئەڵێ ئیبن عومەر لە شوێنێکە ئەڵڵاهو ئەکبەر کرد خەڵکی بازاڕەکەش گویان لە دەنی هەمووی بەیەکەوە یعنی ئەمە کە نییە یعنی ئەمە هەر لە خۆ لەوچ کابرای سەر ڕوویشی نەیە مەسا ئەوانە نییە نەکراوە نەبینراوە و نەبیسراوە لەوانەیە بڵێ وەڵای خەڵگەڵێن ئەم کابرامە چێتی لە خۆی ئەڵڵاهو ئەکبەرەکە لەکاتێکەوە ئەتوان بڵێ وەکو چۆنها مناسبەیەک مکەبەرە خەنە سەر و لە شوێنە گەورەکانە نەشید لێدەن نازەم گۆرانی لێدەن چی لێن حەقە تۆش ئەمە هینی خۆتە یعنی حەقە مەسام زەوتەکە ماوەیلەوە پێش هەندێک سەوت و دەنگ و شت هەبێ خەڵبزان جەژنە ڕاست مامۆستا سەرفترەمان هەیە ئێمە سەرفترە و فیدیە ئەوانی کە سەرفتریان لەسەر ئەوی کە زانیان باسەکەن کە ئەگە بە پارە بێ 2500 ئەوی کە بە خواردیژە یا ئەو بڕێکە تقریباً 2 کیلۆ نیو تا 3 کیلۆ شتێکی وایە بەڵام گرنگەوەی ئەوانی کە سەرفتریان ئەگەر کەسێک بە هەر هۆکارێک بیرچوونەوە بوو ئیهمالی بوو چی بوو سەرفترەکەی بەتایبەت کەوتە دوای نوێژی جەژن چی؟ کەوتە دوای نوێژی جەژن هەرە بێ بیدا بەڵام گوناهبارە یعنی کە دوای خستووە مقەسیرە وە تا پێش نوێژن ئەدرێ تا پێش نوێژ ئەدرێ یعنی ماوەکەی خۆی بەواجبی لە شەوە دەست پێکە لە مەغریبەوە تا پێش نوێژ بەڵام سەحابە 2 ڕۆژ و 3 ڕۆژ پێش ڕەمەزان داویانە بۆ چونکە ئەم سەرفیتە بۆی ئەو ماڵانەی هەژار و فەقیرن بتوان پێویستی جەژنی پێداوێت بەس پێش جەژن بوو 3 ڕۆژ نەک پێش جەژن ڕەمەزان وت پێش جەژن 2-3 ڕۆژ پێش جەژنی ڕەمەزان بیدەن بۆی کۆکو ئەو ماڵە هەژارانە کە پێیانە تۆ شەوی جەژن بیدێتی لەوانە و فریا هیچی نەکەوێ مەگەر ئەوە بێت کە بە خواردن نەدرێ بڵێ وەڵا خواردنەکە باش ینی شتێکی بەڵام فیدیەکە ئاسایە دواش بکەوێ ئەویان یا ئەوژە بێ پێش جەژن بدرێ ئەوش ئەتوانێ بەس هەروە باشە بدرێت چونکە وەک بڵێ ئەوش واجب بووە بەو
بەو ڕەمەزان تەواو بوون ئەوش واجب بووە لەسەر چون کابرا ڕۆژۆکەی تەواو بوو ئەوش با پارەکە لە کاتی نەکابە چۆن سە زەکات کە واجبە بێت لە کە واجب بوو نابێت دوای خەی ئەتوانی پێشی خەی زەکاتیش وەکو ئەم ئەتوانی پێشی خەی ڕئی بەقوتە خلافی زۆر لەسەرە لەکوێ و لەکوێ بەڵام قسەیەکە زۆر قوڵەیتر زۆربەی عولەما لەسەرینی لە چوون بۆ مزگەوت لە ڕەمەزانە لە چوون بۆ مزگەوت تا خوتبەکە یا دەستکردن بە خوتبەکە ینی دەکە لە نوێژە بن و هەتا ئەوێ ئەوە ینی کورتە ئەمەی ڕەمەزان هەندێک شەڵێن لە مەزەبی شافعیە لە ئێوارەکە و تا ئەوێ بەڵام ئەوە بەقوترە لە چوون بۆ مزگەوتیان لە بەیانەکەیەوە تا ئەوێ بەڵام لە جەژنی قوربانە لە بەیانی عەرەفەوە تا ئەسری سێ ڕۆژی ئەیام تەشە کە چوارەم ڕۆژی جەژنی پێیان بە ئیسلاحەوە جەژن هەر بە ڕۆژی یەکەمە وترێ هەرچەند لە حەدیث هاتووە کە ئەیام تەشریق ئەیام ئەکلین و شور بین ئەوش تقریبا ڕۆژ و تیا دروستنی وەکو جەژنی لێ هاتوو بەڵام جەژن هەر بە یەکەم ڕۆژەکانەوە تێ لە ئیسلاحی شەرعیە جارە ڕەمەزان هەر یەکەم ڕۆژ بەڵام ئەوی تریش ئەڵێن چوارەم ڕۆژی جەژنەوە هەریان هینی خۆمانە بەس ئەشتوانی بڵێ ئەو حەدیثی یارمەتی ئەداکەڵێ ئەیام تەشریق ئەیام ئەکلین و شور بین مانای ڕەمەزان نییە و ڕۆژ و تیا دروست نییە و ڕۆژی شادی و خۆشی و قوربانیشی تا سەر ئەبڕێت مەجای قوربانیشیە و ئەڵڵاو ئەکبەر تا ئەسری ڕۆژی چوارەم بە ڕۆژی جەژنەوە ئەکرێ لە بەیانی عەرەفەوە دەست خۆش مامۆستا بچینەوە لای کاک مەحموود کاک مەحموود دووبارە سڵای خوا لەبێ سڵاوی خواتان لەبێ کەوتووینە ناو جەژن و نوێژ و سونەت و ئاداب و خەریوتەوان بیرچێتەوە خەمی خۆمم نییە کاک نەریمان شپرز بوو فەقیرە نەریمانش حازرکردن و دەست و بەلایە قورئانی کەمان بۆ خوێنیان حەزەکەی تەکبیرەیەکی جەژنمان بۆ بکەین تەکبیرەیەکتان بۆ بکەم ئاەتێکتان بۆ خوێنم أعوذ بالله من الشيطان الرجيم قل بفضل الله وبرحمته فبذلك فليفرحوا قل بفضل الله وبرحمته فبذلك فليفرحوا هو خير مما يجمعون الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد قەیسی و فاسۆلیاکەی کە مەجنەڕێک بۆنی جەژنەیە هەموو شێف نەریمان درستی کردایە بازم دوێنێ دروستم کرد توی نەوەک ئەمڕۆ ڕەمەز جەژن بێ پێشتر خەمی خۆی خوارد بوو مامۆستا گیان سەبارەت بە ئافرەتان لەوانەیە بۆیان نەکرێ ئێستا وەکو پێویست بێن بۆ مزگەوت لەگەڵ هاوسەر و باوک و براو ئەوانەیە زۆر جار خەریکی خواردن و کۆمەڵک بابەتی دیکەن ئەوان ئاساییە لە ماڵەوەچن فەرمووت نوێژی جەژن وا باشتر وا بەجەماعەت یعنی ناتوانەوە بە تاک لە ماڵ بیکەن والله زەنایەتە بیرم و ئەزام هەیە لە عولەما ڕێگەیدای بەس ئەسڵ وایە وەکو وتمان جەژنێکێکە لە شاعیری ئیسلامێنی دەرخستنی ئیسلام ئەگەر دووسێ ئافرەت بوون بەجەماعەت دەتوان بیکەن وەڵاوە جیایەوە بڵم چی لەوە چێ بچی بتوانن زۆر باش ماوەسا مەحموود من حەزەکەم پرسیارە دەربارەی بەرنامەکەی خۆتە لێ بکەین ماوەسا تەلەفۆنی وابزانە وەڵام بەرەوە تمام مەشغوڵە جەنابەت ئەگەر باسێکی و بەرنامەی ئەمساڵی
چ ئەڵلقەیەکیان زۆر سەرڕاکێش بوو لای تۆ زۆر کاریگەر بوو لای تۆ وڵا کاک شێجیان هەموو بەرنامەکان هەر تایبەت بوون بەڵام وەکو سەرنجڕاکێشی وڵی هیچیان ینی جیاوازیم لە نێوان بەرنمەکانە نەکردەوە مەگەر ئەوەی کە چوینە مەسەلەن وڵاتی سەڵتەنەی عەمان لەوێ هەندێک شێوازی جیاوازم بینی لە قورئان خوێندن لە تەنانەت لە بابەتی دەستگرتن هەما مەسەکەوان مەزهەبی مالیکی و ئیباظین تەقریبا خەڵکێکی زۆریش پرسیاری کرد ئەمان بۆ دەست ناگرنەوان بۆ سەن لە نوێژەکانە لە تەراوی حالە و بابەتانەیە تۆزێکەوە سەرنجی ڕاکێشام و قورئان خوێنەکانیشیان زۆر و نەمەت و تایبەتمەندیی خۆیان هەیە لە قورئان خوێندن بڵێن ئەوە وەکو وڵات جیاوازیکی هەبوو چکە ئێمە ساڵان مەسەلەن پار چوینە وڵاتی قەتەریان ئیماراتیان تورکیایان ئێرانوانە هیچ جیاوازیەکی نەبوو بەس ئەمساڵ بۆ ئێمە تایبەت بوو مەسەلەن کە وڵاتێکی تازە هاتە نێو بەرنامەکەەوە و کۆمەڵە قورئان خوێنی ئەو وڵاتە هەتا نەبرەی سەوت و خوێندنیشان جیاوازە لە قورئان خوێنەکانی تر ماوەسا مەحموود من شتێکم لەسەر سەڵتەنەی عومان ماوەسا تێبینی کردووە زۆر وڵاتێکی هەیە من هەمتن لە ڕووی مەزهەبی و ئیسلامیشۆ ینی حتاڵێ مزگەوتەکانن ئەم مزگەوتە شیعە سوننە ئیباڵی هەمووی بەیەکۆ نوێژەکات برایەتی محەبەتێکی سیرتیانە هەیە تۆ ئەوت بەدی کرد لەوێ زۆر هێ منن هەتا مەجالیسیان هەرگیز باسی ئەو بابەتانی تیانە هەرگیز خلافاتوانە هەموو مەجلیسیان بڵین ئەوەی من بینیم و تێبینیم کرد نەباسی خلافی تایە نەباسی سیاسەتی تایە نەباسی پار و پوڵ و کۆمەڵێک مەعاش و هەیە و نییە و هات و نەهاتوانێت هیچی ئەم بابەتانی تیانە تەنها یەک شتە چاوڕێن ڕۆتڵەیەک بێ گەشت بۆ کوێ بکەن سەیران بۆ کوێ بکەن سیارەکان چییە بیگۆڕن بەچی مەسەلەن خانووەکان چووکە بیکەن بە خانوویەکی گەورەتر ینی لە ڕەفاهیەتی ژیانان بە مەرجێک ینی خۆیان لە چوارچێوەی شەرع و دین پاراستووە الحەمدولله زۆر خەڵکێکی مولتەزیمن مەبەستمەوەی ئەو اختلافی مەزاهیب و ئیباڵیوانە تەسیری تێ نەکردوون هەرگیز لەوێ باس و خواسی نییە بەزماسە شەفاتی من شتێکم لە کاک مەحموود بیست ئەگەر هەڵە نەبم پێش ڕەمەزان لە بەرنامەی پایانی ڕۆژ میوانداریمان کرد و کاتە بۆ ئامادەکاری بوون شتێکی وت ئەوە سەرنجی منی ڕاکێشا زۆر لای من ناخۆش بۆ قسەیە بەداخەوە سەر لێرە لە هەرێمی کوردستان کەسێک کە لە هەر بوارێکا بێ تۆزێک ناوبانگێک دەرەکە ئیتر مۆبایل جواب ناداتەوە بۆ نمونە یان بەدەم هەموو کەسێکەوە ناچێت ئەسڵەن هەندێک کەس ئێمە بۆی ئەلامەوە زانین تۆ بێ پێشتر لە ڕێی کەسێکەوە پێی بڵێمە ژمارەکەم مامۆسا خەزنی بکە ئەنجا کە تۆ تەلەفۆنی بۆکەی جوابێتەوە ئەو ڕقەمانی خەزنین وای لێ کردووە جەڕسەکەی بۆ ناچوو جواب نایەتەوە کاک مەحموودی هەندێک قاری پێم وتون قاری ئینێودەوڵەتی و وڵاتانە توتی باشە بزانام بۆ چ شوێنێکە بۆ چ کەناڵێکە بۆ چ یوتیوبێکە بۆ چ سوۆسیال میدیایەکە بزانام چەند ویوی هەیە بۆم بنێ ئەوتی لینکی بەرنامەیەکە بۆ بنێرە بزانام ویوی بەرزە ئەگەر ویوی بەرزە بەشداری ناکەم قورئان خوێنە بێ وابێ بەڕاستی ئەگەر بینەری بەرزە ئەوە بەشداریەکە مەگەر بینەری بەرز نی والله پێغەمبەری خوا لە حەدیثێکە فەرمێ اختصارك محمول لم عاجزنا به عاجزنا ما صار حديث پیغمبر لما نامن وقراز ولا به لا حديث پیغمبر ای جناب نی طبعا بخيرنا خوشي پیغمبر جانا وقرباني لوانن يعني او هناك يعني براسي يما الرياض وحرمة ماني قاري وهي او انا مسلمان كهر قران اخوانيته يعني ايمانين استفاده ليك يسبيا كوكو منشاوي وكو عبد الباسط كقران اخوانيته حسب اللذة وشيريني قرآن خوينا كاكي هو شيء قرآن خوينا والله يزعني هيك لذة وهيك إيمان وهيك نكيت يعني حر صوت لرانا وانا تون وتيو إمام هي مقام وتون وفران في سر إمام هي إستا لم سليمانية باورم بيبكا لها مسلمانية لوانية دو صوت خوشي أويت أنا به يعني كالله امتحان بيت يعني هم صوتي خوشة هم أداي جوانا هم خوي ما شاء الله يلي أو أنا قوزنا بيته دەوەڵی کامیرە ببینێ پێشنەژی ناکە هەر کامیرەی بۆ دابنە مۆبایلی بۆ دابنە پێشنەژی ناکە ینی ئەوە ئەڵێ من ئەگەر بۆ خوا نوێژەکەم پێویستی بەم کامیرەیە پێمان و تۆتومانەقەی چێکە باجارێک دەرکەوی یەک جار توێتی هەرگیز قبوڵم نییە لە مزگەوتێکە لە مزگەوتەکانی شاری سلێمانی ئەوەنە محافظکارە لەوە ڕۆ دەستی خۆش دکتۆر محەممەد بامەکی ئێمە باسمان کرد چی بکرێ و چی سنەتەوە ئادابەکان ئەی چی نەکرێت لە یەکەم ڕۆژی جەژنا مثلا گرنگە و پرسیارەوە نیە تعزیە
ئەو نان و چێشت دروستکردنە سونەتە ماڵی وایە نایکا ئەوەش ئەو تەرکەش مخالیفی سونەت ینی ئەوەتە پێغەمبەرخوا ینی خۆی جژنی قوربان لە جژن یەکسەر هاتووە و حیوانەکەی سەر بڕیوە و خۆی بۆکو لە شتێکی لێ خواردووەکو بەرکوڵێ ئەوە بەس دوکتۆر سێکی گوێی لێ بێڵە من ئەم مانگە باوکم مردووە خوشکێکم مردووە مناڵێکم مردووە ئەی بۆ منە چۆن بتوانم جژن کەم ئەخرەزانەی ئێمە تەوسی تۆ بۆچی بەڵێ ئێمە باشە بۆچی نوێژەکەی باچە بۆ ڕۆژ وەکرین باشە بۆ هەموو شتەکانی تر بۆ جلو بەرگ لە بەرەکە و لیباس و پۆشاکی شەری لە بەرەکە بۆ ئەخوات بۆ مەسەلا بۆ کابرایەک ژنەکەی ئەمرێ هی وایە مانکی بێ ناچێ ژنیێنی ئەی بۆ لێ ناڵێ وەڵایی جا باوە فام وایە بۆ ژنەکە و با منش ساڵێش نم نەیە نایەکەی زەردوو وایە دیارە ڕاستە مردوویە خۆشەویستێ کەسێک ئەمرێت ئەسی لەسەر ئینسانێ بەس ئینسان ئەبێ یەکێک لە خێزانەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم خزمێکی نزیکی مرد بوو دوای کە سێ ڕۆژی تەعزیەکە تەواو بوو داوای کرد خەنەی بۆ بێن دەست خەنە بگرێتە دەستی و ئەوانە تو وەڵای من پێویستم بۆوە نییە بەس پێغەمبەر فەرمووی دوای سێ ڕۆژ تەعزیە نییە ئەبێ ئینسان ئاوا پابەند بێ پابەندی لە شتی وا دیارە خۆ هەنا ئینسان تۆ شتێ پێ خۆش بێ ئەمریش ئیسلامیش وایە ئەوە هیچ ئازایەتی نییە مەسا داوت بخۆیت وەڵی ئیسلام خواردنی جژنی داناوە هیچ نییە شەرەوەی تۆ دڵی ناڕەحەت بێ بڵێ وەڵایە بێ خواردن دروستکەی ڕێز لە میوانەکان بگری پێشوازی لە خەڵکەی نقل و چکلێت ببەخشی تۆ جلی ڕەش لەبەر نەکەی نەچی بۆ سەر قەبران ئەوە نەکەی ئەوە نەکەی ئەوان ئەم سەر قەبرانە چێ مامۆستا بەڕاست دوای جژن دوای نوێژێک وەڵی ئەمانە عادەتی جاهیلین هەمووی بە تایبەتی عادەتی فارسەکانی پێش ئیسلام ئەم مینانیان زۆرە ئەو کەسش لە ئێرانە ژیای من 5-6 ساڵی ماڵمان لە ئێران بووە هەرچی ئەم عادەتەینانەی ناو فارسایی وە زۆربەیشی میلەتی کورد کاتی خۆی کە فارس زۆرێک زەمانێکی زۆر دەسەڵاتی بەسەر وڵاتی کوردستانە هەبووە ماوەتور ناو کولتورە لێوات ینی ماوەتۆ ئەوە هی ئەوە ینی هەنا تۆ مردوویت ئەمە چی ینی یادەکەی زین و کەیت و بچی بۆ سەر قەبران و چلەی بۆ بکەیت و چی بۆ بکەیت و چی بۆ بکەیت مردوو تەواو إذا مات ابن آدم انقطع عمله إذا كان شتێک نەبێت تۆ توانیت ئیسفادەی لێ بگەینی سەدەقەیەکە هەندێک شت کە شەرع ڕێگەیدا ئیتر لەولات تەواو کوردیش قسەی جوانەکەڵێ خاک مەیل بڕە یعنی کە نەفەرەکە ناشتیان ئیتر هەم نەفەرە تانەی نێژنە لە خۆ هینیەکی هەیە گەرمی و شتێکی لە بەس کە ناشتیان و سەر قەبران دەور دەهێ بە مروری کات بە تێپەڕبوونی کات شتەکە ئاسایە بێت چی کە نەکەین دەنگ لێک وەرگرتن مەسلاوە حرامە لە غەیری ڕەمەزانیش و جەژنجار حرام بەڵام ئەو کاتە کاتێکی باشە بۆی خەڵک ئەو مقاتعە و لێک دابڕانە کۆتایی پێبێنی گەردنیەک ئازاکە ئەگەر شتێک دروست بوو ئەگەر دڵێشانێک عاجزێک شەڕێک هەر شتێ لەو شتان لەبێنی دراوسێ و خزم و کەس و کار و جاروێ لەناو عایلەیەکە لە ماڵەکە یانی شتیوا دروستە بێ ئەم سەردان و هاتوچۆی نێوان دراوسێ و دایک و باوک و خوشک و براوانە دەست پێکرێ ئەمە ڕاو بە ماڵی ئەوڕۆ شتێکی چۆن شتێکی جوانە ئەسڵەن حکمەتی جەژن چەند شتێکە یەکێکیان لەوانە ئاوە بەهێزکردنی لایەنی کۆمەڵایەتی ناو خەڵک لابردنی ئەو شتانەی مای دڵێشان و لێکدابڕان و ئەوانەیە ئەم مەسەحەتان نان و چێشت لە کوردەواری کۆناکە خەڵک ژیانوەکو ئێستا باش نەبوو خەڵک ئاوەزی باش نەبوو ئەو ماڵانەی کە دەسەڵاتیان بۆ نانیان بردو بۆ دراوسەکانیان بەشیان داون ئەم سەرفیتە کە داینی تۆ زانیت ینی بە شێوەیەک لە سێوەکان لە جژنی ڕەمەزانە سەرفیترای بۆی فەقیرەکانیش جژن بکەن لە جژنی قوربانەکە قوربانی سەربردنەکان هەیە زیاتر هاوکاری فەقیرەکان دێ بە گۆشت و بە پێویستیاتی تر ینی سەش من هەندێک دەوڵەمەند ناسب خی گەورە پاداشیان باتوە با لە ئێراشا قوربانی ناکرد بەس پێش جژنی ڕەمەزانش حیوان سەرەبڕە وڵاغ سەرەبڕە بۆی ماڵە فەقیرەکان بەسەر کاتوو بۆی گۆشتیان بۆ بنێرە بۆ جژن گۆشتیان هەبێ لەبەرەوە ینی بەڕاستی جژن ئەبێ مەغزا و واتا و مەقسەدی خۆی بپێکی کە خۆشی و شادی دەربڕینە یعنی ئینسان هەر خەریکی ئیسە تۆ یەک مانگ ئەوەی کە زۆر جدی بوو بێ هەر خەریکی تەراویح و لەیلەتول قەدر و قورئان خوێندن و زیکر و عینترین بووە مانوو بۆ مانوو ئێبێ جەوێکیش بێتە پێش تۆ زیاوە تەرفیهی بێ کاورا پشوویەک باو ئیسراحەتێ بکاو تێشت بخوا و شەربەت بخوا و
ئەوەی کە شەکرەی نییە. مامۆستا پیاوان کە لە مزگەوت ئەڕۆنەوە ومامۆسایەک فەرموویت ئەگەر دووسبەی جەژن نەبێ فەوتین. بشێک لە پیاوان یەکەم کەس لەگەڵ خێزانیانە جژنە پیرۆزاکەن تەوقاکەن ئەمە لە یەکتری ماجەکەن ڕاستی هەشە ئەمی پیعیبە شتێکی جوانە. تەوسی تۆ تەوسی دین چیە بوو پیاوانی لە مزگەوت ئەڕۆنەوە بۆ لای خێزان منەڵێم ژن و پیا و لە هەموو کەس علاقیان ئەبێ بەهێزتر بێ وجعل بينكم مودة ورحمة قرآن واي فرموه ممكنة لو رمضان و پێش رمضان ژیان ئینسانە دڵ عاجزیەک دروست بوو بێ ساردێک دروست بوو بێ قسەیەک کەوت پێتە بینەوە ینی ئەوەی جەنابەت فەرموو زۆر ئەوە ڕاستە کە با یەکەم کەس کە پیاوەکە تو لە خێزانی دەست بکات دوای مناڵەکانی دوای کوڕە گەورەکەی دوای کچەکانی هەمویان گەردن ئازایی لەگەڵا بکا و ماچیان کا و دڵیان خۆشکا و ئەی مثلا هەندێک ماڵ عاتی وای مەسان جژنانیان باتی و هەنێ و جژنانەوەشتە نێ با گەشتی ڕەمزیش بێ زۆر دەوری یعنی ئێمە مەسا مناڵوین بیرمانی یعنی ئێسێش نەفەرێک لە بیرە کە جژنانی پیاوی لەگەڵ دەری عایلێ خۆت من دڵنیام لەسەر کاکمانێکی جژنانی دایمە مناڵ بیری دەوە کردووە ئەم جژنە چەنێ پارەی بۆ کۆ بێت و چەنێکی یان و چەنێکی پارە هەڵهاتووە طبیعەتی وەزعەکە وایە کە ئەبێ گەورە جژنانە با بەبچوو بۆ نمونە ماوەسا ڕیسپی ناومانە بۆ نمونە توانێت جژنانەمان باتێ مامۆستای باوەکی تۆ کوڕە خوا کاک جا جژن ناتووە تۆ توانی لەگەڵ مامۆستای پێ ناڵێ بڕۆی تا جژن تەکبیرەمان کرد تەکبیرەشمان کرد وەڵڵی جا خۆم مانەعێک نییە نا ئینسان تۆزێ عیب باسی خۆی کە بەس من تۆزێکیش ڕەزیل نیم ینی تۆزێکی سەخاوەت وشتم هەیە مامۆستا وەڵا پرسیاری سێ کەس کەمە خۆ چییە ئەگە جەماعەت ئاریانوانیش داوانەگەنا پشتی کامێرە مامۆستا هەچەنە یەکەم ڕۆژی جژن کەوتووەتە سبێنێ کە چوارشەمەیە بەس ئەمە بۆ ینی بۆ بەرچاوڕوونی قسەیەگەیە وترێ ئەگەر یەکەم ڕۆژی جژنی قوربانیان ڕەمەزان کەوت هەینیەوە نوێژی جژنت بە جەماعەت کرد ئەتوانی نەچیتەوە بۆ نوێژینی وایەوە بەڵێ بەڵێ حەدیسی پێغەمبەر پێغەمبەر فەرمووی جژن و دوو عیبادەت کەوتۆتێک و جژن و جومعە ئێمە جژنەکەین هەر کەسێکیش بۆ جمعە ئەتوانێت بێت بەتایەتی ئەوانەی کرد بەڵام تەمە خلافێکی هەم تەرەچین سەر خلافێکی زۆر بەڵام قسەیەکی بەقوتە کەیکێکیان بکرێ بەڵام ئەو کاتە ئەبێ بۆ وانی کە جژنیان نەکردووە خۆ هەر ئەبێ ینی کەسێک کەسێک جمعەکەیان بۆ بکە بەڵام خەڵکەکەی تر کە جژنی کردووە یا مامۆستاکە خۆی جژنی کردووە ئەتوانێ بەڵام بەعزێک لە ئەوانەی کەواڵێن هەردووکیانە بێکرێ بە تایبەتی شافعیەکان وان ئەلەن ئەو پێغەمبەری خوا مەبەستی پێی خەڵکی عوالی و دەری مەدینە ئەوانە بووە ئەوانەوان بەڵام وەڵی کە تۆی لەگەڵ یاسای یوسر و عەدەم العوسری ئیسلامە سێرەکەی ئەویان لەگەڵەوایەتەوە کوێکێکیان بەسە ئەخر لە زۆر شتا کە ئەچیتە خلافاتی مەزهبی ینی ڕەونەق و جوانەکەی ئیسلامی نەبێ گومە بێ گوم یانی چە بۆ نمونە تەیەموم ئیسلام دایناوە بۆ ئاسانکاری دەی لە هەنێ مەزەبات تەیەم بۆتە نەکبەتی بۆتە قورسی ئەڵێ وەرە نوێژەکە بکەوە تەیەم دوایش بیگەڕۆ ئێ باش ئەمە ینی دوو جار کردی ئەمە کەی سووکە کە خوای گەور باسی تەیەمەکە کا فەرمی یوریدو بیکم العسرە یوریدو بیکم العسرە ولا یوریدو بیکم العسرە خوا ئاسانی بۆ ئێوەوێ ئێکەچی ئەم وای لە کردووە حەدیثەکان خۆی واگەێنێ کە بە تەیەم کردو گێڕانەوەی ناوێ من نازام بەڵام ئەمەش لەو بابەیانە کە یەکێکیان بکری ئەویان کافیە بەڵام تر عولەمای معتەبەر شێ ڕەئی وایە هەردووکیان بکری ئەڵێ ئەم شتێکی ترە و ئەم فەرزە و ئەو سنەتە و چۆن ئەو جێ ئەمەگرێت و یەکورە هەرە و پێغەمبەرەکە خۆی مشەڕیعە صلی الله عليه وسلم ئەو خۆی وای فەرمووە ئیتەمەی تۆیکی تەویلە تەویل یعنی چە بۆ نمونە حەدیثێکمان هەیە کە پێغەمبەری خوا نوێژی کردو صلی الله عليه وسلم لە شەو نوێژە عایشە دەستی داوە لە قاچی پێغەمبەر نوێژی نەبڕێ ئەمە معنایەوە دەست دوور ناشکێ بە پێست لە یەکدان و دەست شتی ئافرەت لە مێردەکە یا ئافرەتی بێ ئێمە کە شافعیەکان تاویلەکان لەوانەیە پیاومە شتێکی لە پیاوبوو بێ یا عایشە شتێکی لە دەسا بوو بێ ئەمە لەکوێیەنە خۆی مەس یعنی پێز لە پێز بە وشەی عەرەبیەکە یارمەتی ئەوە نادا ئەوەی تیان ناهێڵێتەوە ینی مەجاری ئەوە نادا کەچی ئەم هەر لەبەرەوە لەگەڵ ئینەکەی خۆیان بیگونجێنێ
هذا شيء بو مامۆستا خلافی ئومەتی ڕەحمەتی قسەی نا حديثني نا قسەی چی ئەڵەمە قصير دواني بعض الصوفي وعلماء مامۆستا من نازانم یا من هەڵە لی تێگەیشتم یا منەڵم زۆر جار خلافی ئومەت ڕەحمەت نییە نا ئەڵم هەر حديثني جاري وحديثني پێغەمبەر نەیفەرمووە قسەی کەسێکە خۆ ئەو عادی بەڵگەیەکە خلاف خێرە خلاف جارێ لە شتێکە خێرە خەڵک دەراتانێ بۆ خەڵک بگیرێت بەڵام شتێکەوەکو هیچ باشەیەکی تیانێ من ئەخی خلاف بۆ تەیمومیشی پێ بکەیت ئێستا کابرا مەسا دەربارەی جەژن خلاف دروست بێت جەژن و نیوەی جەژن بکە و نیوەی جەژن نەکە ئاخر کێ خێرەمە تۆ ئەڕۆی تۆ جەژنەکەیت و نانەخۆیت و حیوان سەرەبڕی لە قوربانە نەفەرەکەی تر بە ڕۆژووە نەفەرەکەی تر بە کاگۆڵا نابێ چۆن نەبێ یا تۆ ڕۆی بۆ نوێژی جەژن ئەوڵێ کاگۆڵایی ماسەگەم بچین و سەر بابەتی ئادابەکان باشترە شکەم خلافانە وڵای ئادابەکان تقریبا زۆربەیمان باس کرد ماوەس ئەگەری وە شتێکتان بەبیرای باسمان نەکردێ ینی خۆشوەردمان باس کرد جلوبەرگمان باس کرد چوون بۆ مزگەوت نوێژەکەی پیرۆزبایی الله ئەکبەرەکان الله ئەکبەری کردنە گشتیەکە سیلەی ڕەحم و گەردن ئازایی چکلێت کڕینە لە ماڵانە شتێکی جوانە شتێکی جوانە ئەوەی کێکە لەو شتانە کە عەزم کردنی دەرخستنی دروشمەکەیە ینی نان و چێژ دروستکردن ئەو چکلێت و شیرینیە ئەو پارەدان بە مناڵ و ئەوانە ئەمان هەموو شتی جوانن هەواسینی زیینە ئەوانە ئیعلامەکان گرنگی بە جەژن بدەن بوونی هەندێک سرود و نەشید و شت گونجاو لەگەڵ جەژنە بەڵام بە بێشتی حرام و تێکەڵاوی و ئەوانش ئەو باسێتترا ئەوەش یەکێ لەوان کە کاکداناوتی لەبیرمانە بۆیە تێکەڵاوی بێمەعناوتی ئەو لە یادمە نییە بۆ نمونە پیاوەکان لە مزۆیەکە بین دایشە چێتە بۆ ماڵ ئێڵێ هەرە چێژنەکان ببینیت پیاوەکە بینەوە جامە مەسایە بوو قسەی خۆش بووی و ئەو باوکتان لە مزگەوت بیم چوونە سەلام لە دایکتان بکەن یاغر تۆ خوشیە بە دایکیوە سەلامی لێ بکەیت ئەولانە تێکەڵاو بوو بێ مامۆستا شتێکی لە جژنا ڕۆیە لە ناو خێزانەکانی کووردا بەناوی دڵپاکی و دڵسافی یا بۆنە دوو ئامۆزانیا خاڵزا و قورزایەکەن هەل لە مناڵیوەڵە پێکەوە گەورە بووین ئێستا گەورن ئەم شووی کردووە ئەو ژنی هێناویان دوو کوڕکچێکی عازەبی گەورن تەوقە و دەزمازانی ئەوانە بەڕاستی ئەوانەی کە نامەحرەمن ئەکرێ لە جژنا هیچ مەجالیتیانی ئەو شتانە هیچ مەجالیتیانی ئەمە دڵی پاکە و ئەی باشە دروست برام وایە و دروست نێمارەیکە بەڵێ ئێکەمانە دروستە بێتە هاوسەر ئیتر چۆن خوشکێتی ئەگەر شیری خواردووە قەینە ها ئەگەر شتێکی نەسەبی ژن و ژنخوازیە دروست بۆ مەحرەمێستا کابرا بۆتە بووکی قەینە مەسەلا بۆتە خەسووی ئەمە قەینە بەڵام ئافرەتێکی بێگانە ئەسڵەن پێغەمبەر خوا فەرمووی وتی ئەرایتە الحەمو هەموو ینی برای مێردەکەی مامەی مێردەکەی قال الحەمو المەوت کور ئەوەکو مردن وایە ئەزانی بۆ چونکە لەوانەیە کابراکی بێگان لە خۆ ناتوانێت بچێتە ماڵێ بەس برای مێردەکەی و مامەی مێردەکەی و ئەوە خوشکی ئافرەتەکە و ئەمانە ئاسایە تێکەڵی بێ دەی زۆر جار لەم جوانە شتی خراپ خۆدا ینی چکە هینێک هەیە وەکولێ جەوێک هەیە کە قەیناکە ئەم کەسە ئەمە ڕێ پێدراوە ڕێگە پێدراوە دەستە خۆش بە مامۆستاجان عەزێتمان نایبندومان کردی خی گەورە ڕەمەزان لە هەموو لای پیرۆز بێت جەژن لە هەموو لایەک و خی گەورە بەخۆشی سپاس بخوا ئەم جەژنش خاستن بۆ موچەخۆران ئەم ڕەمەزانە بۆ موچەخۆران زۆر ڕەمەزان و جەژنێکی باش بوو لەم ساڵا لەم مانگای دوو موچیان وەرگرت الحەمدولله ئەوە بەڕاستی مای دڵخۆشیە بۆ خەڵکی مامۆستا مەحبوب بینەوە لای جەنابەت خیتام و میسک لەم تەوەرەیە دەردێ لە عەشەرەیەکی ینی خۆت چۆنت پێ خۆشە ئاو بمان بخوێنیت سواس دەکەین ئەگەر قورب لە ڕێو پێەیە وەڵاهی کاکدانا هەر یەک ئاەتان بۆ خوێنێت مامۆساکان عەشەرە زۆرە برا ئەخنا خۆ مامۆستا کە ئەڵێ بە عەشەرەیە کۆتایی بە تەعزیەکانی عەشەرەکە مەرجی هەردا ئاەت بێ دەوشە بێ أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إنا أعطيناك الكوثر فصل لربك وانحر إن شانئك هو الأبتر
دەسوچاتان خۆش بێ کاک محمود کەرکووکی قورآن خوێن و میدیاکار و پێشکەشکاری بەرنامی سەدای زەڕین دکتۆر محەممەد بامۆکی زانا و مامۆسای ئاینی حەزێتمان خۆشەویستانسی گەوهەر بەردەوامە بێت ئێمە چینە لای ڕکلامی بازرگانی و دواتر تەوری تەندروستیمانێ و چینە لای شێفەکان و کۆتاشتیش ئەمڕۆ مامۆسا شێخ فاتیح ئەمڕۆ ئەڵێ کاتی تایبەتم ئەوێ بۆ دوعا ئەمڕۆ دوعای تایبەتی شەکە و کاتی زیاتریشمانوێ ئەگەڕێنەوە ئینشەڵڵا. دووبارە سڵاوی خواتان لێبێت ئازیزان و خۆشەویستانی سی گەوهەر لە لای شێف نەریمانین لە چێشتخانی سی گەوهەر بزانین ئەمڕۆ چی بۆ ئامادەکردوین کە کۆتا ڕۆژی ڕەمەزانە بزانین ئەم شێفەی کە لەگەڵمان بوو ماوەی 30 ڕۆژ 30 جۆر خواردنی جۆرا و جۆر و زەڵاتە و سوب و برنج بە ئەنواع شێواز بۆی دروست کردوین بزانین ئەمڕۆ لە دوا ڕۆژ و دوا ئەڵقی پرۆگرامی سی گەوهەرە چی بۆ ئامادەکردین کاک شێف نەریمان سڵای خوا لەبێ. سڵاو کاک داناژیان بەخێر بێنەوە سەر چاو. خواردنەکانی ئەمڕۆمان چی بوون؟ وتمان برنجێکی دۆلفینسیمان لێناوە بە شعریە و لەتکەنۆک بەم شێوازە سوبێکی قڕنابی وڵا پێش سوبەکە هەندێک جار لەتکەنۆک لە ناو برنجە ئەبینی ینی نەرم نییە ئەو پێشتر بیخوسێنێ بێت ئەوە ئەوی چیەوە ئەوە هۆی ئەوەیە پێشترەوە بیخوسێنی 20 دقیقە پێش ئەوە بڵم برنجەکە لێنی بیخوسێنی بۆ شێوەیە نابێت من ئەی خوسێنە 20 دقیقە پێشەوە ئەنجات یەکەم سوودی چییە لەگەڵ برنجە زانی توانە هەم تامی خۆش و هەم ڕەنگی برنجەکە جوانەکە شعرێشی تیا بڵێ بەم شێوازە دەرەچێت ئەم فەقیرە خۆ دکتۆر نیە شوزانە سوودی شێکە وڵا شێف ئەبیانی شێ معلوماتی شێبێ کاک شێر ینی هەتا ئەی خابی لە هەمان بێ سپاس بەخوا ڕەمەزانە سوبێکی قەڕنابیت و پەتاتە و جێزەرمان حازر کردووە لەگەڵ معدەنووسە بەم شێوازە دەرچووە جابا بێنە سەر خواردنە سەرێکەکەمان گێزەری هەرە بێت یاوێ کاک شێرجان وڵا پێش خواردنە سەرێکەکە ئەم شتە جوانانە لێرە ئەم میوەهات و ئەمەش وڵی شێف نەریمان من بە یەکشتی تۆ زۆر معجبم جان ئەمە من لە بەیانی و خەریک بووم تا ئێوە ڕەنگە تەواوی نەکەم ئەمە چۆن ئاوا خێرا دروستیەکەی ڕۆشتم کاشێزانی چۆن ئەمەش دەستڕاهاتنە بەڕاستی دەستڕاهاتنە و کاتی شێ زۆر جوان دروستیەکە کاک شێخجان تۆ ئێستا لە ساڵی عملیاتی ئەو بێنە بۆ ساڵی عملیات من چێزانم کاک نازانێ ئەخر ئەڵێ نان بۆ نانەوە گۆشت بۆ قەسەب و ئەوەیە تو ئەوە نازانی ینی تێ بڵێ لەماڵشانیان پێ نەکردن یان تۆ پێش شەشکاری کاکە بەڕاستی کاکە شێف نەریمان واز لە عملیات بێنە لەوانە لە عملیاتە زۆر باش عملیات کاکە شێف نەریمان بدەین بۆ دوعا کاکە من شەش قسەم بۆ ناگرێ لە حوتە ما پەنجەرە بم ئەی ئەمەیان ئەم زەڵاتیان وەڵای ئەمە سەڵات میوەیەکە ڕازانومانێتەوە بۆ شێوازەی تر کاک شێخ ئەمڕۆ تو ڕۆژانی تر پەرداخێک دەهێنا و ئەو خوورمایەشت بە چواردنەوە ئەمڕۆ ئەم بیبەرە سوورە دێناوە ناوەکەی دڵکۆڵی اونجا لالەگیم تێگەلانی و تەماتە و تێکرد بەڵێ ئەمە وەکو گوڵێک دەرەکەوێت بڵێ وەکو گوڵێک دەرەکەوێت پێگاتی ئەم سەڵاتەیە چییە؟ پێگاتە کەلێرمە کاهووە خیارە تەماتەیە جێزەرە کاکشێژیان جێزەری هەرتیا بەردەوام بەخوا چاو مەشان بۆ تۆم ڕەمەزانە توری چاومان لە ئەسپۆساسی نیە ئەوڵن بۆ چاو زۆر باش کە چیز ئەوی دەست لێ ساچین ئاخری تر کاکە ئەزانی چی علم مهمە قسەی ئێمە مهم نییە زۆر ڕاستە ئەو جارە فلام کارتۆنە ئەڵێ جێزەر خۆ بۆ چاو باشە چی پێڵەن پێرشەکە ئەمە با خەلیەکە دەرێنەکە ئەمە چییە؟ با دەریکەین ئەمە دەرێنە ئەمە دەرەکەین ئەمە ئەمە مهمەکە کاکدانە ئەمە قەلیە بەڵێ قەلیە قەلیە ئەمە کاکدانە عەرەبیە ئەمە چی پێکاتووە کاک شێف کابایەک دەخبایەک ئەمە پێکاتەکانی قارچکە بیبەری ئەلوانە ژێزەرە کاکشێژیان پیازە لەگە تەماتەیە لە ئاخیری شە تۆزە گۆشتی تایە نانە گۆشتەکە هیچەوە گۆشتی تایە گۆشتەکان و ئەخۆی بەس ئەوە هەستەکەم زیاتر کاک شێف نەریمان یەک پرسیارە لێکم خوا ینی ڕوون و ڕۆژکە جوان باشە ئەم بیبەری ئەلوان و گێزەر و کاک شێخ تەماتە و شتانە بۆ ئەوەیە بابەتەکە زۆرکە
یاخۆی لە ئەسڵا قەلی ئەوەیە بەس گۆشتەکە و پیازەکە بەڵە گۆشتەکە ئەو پیازەکە من خۆم ئەوم بەزیاکە دۆکاکدانە ئەو زیاکە بووی کە شتەکە زۆر نانە مەسەلەوەی هەر جوانی شەوە ڕەنگی شوانەکە و تامیشی خۆشتی شەکەدانە بیبەری ئەلوانە زۆر جوانی زۆر جوانە بەڵێ جوانی شەکە و تامیشی خۆشەکە کاکشێخ ڕاستی ئەی بەهاراتی تێکردو بەهارات ڕۆزماریمان تێکردووە لەگەڵ پاپریکایە و ئۆریگان و تۆزێ کە باوەشمان تێکردو هەرمی ئۆریگانی تیابێت جان ڕۆژێ ئۆریگانۆت بەکارنێ نابێ هەیە بەڵە بەکارم نێناوێ سەیرە پار زۆر بەکارێنە کاشە پار زۆر مەکانوانێنەوە خۆ ساژەتیەکە ئەمەی ناوەڵە هەموو تێمان نەکردووە ئەی کاکشە نێوان چ شتێک لەوانە سیریان تایە هیچی سیریتیان بە پاودەریا بە زەمان لێ خۆ کێشەو نەبێ تونیش نیە زۆر ئاین تونەوە زۆر دەست و چاوت خۆش بێ نەوەکو لە کۆتایی پرۆگرام فریانەکەوین بێتەوە لای سی ڕۆژە تۆ لەگەڵ بینەرەکانی ئێمە لەگەڵ کابانەکانی ماڵە قسەیان بۆکەیت و خواردنیان پێشکەشەکەت و 30 جۆر خواردنی جیاواز 30 جۆر برنجی جیاواز سوبی جیاوازت کردووە لە دوا ئەڵلقەی پرۆگرامی سی گەوهرە چ وتەیەکە دێت چی دێ بۆ ئێمە بۆ کەناڵی پێیان بۆ مستافە بۆ گردنمان نازاکە پێش گردن خۆش و ئازایەوە سەرەتا دەستخۆشی لەم ستافە جواناکەم کاگاریان و سافەکەی هەم جەنابیشتان بەڕاستی زۆر ئەرکیان کێشە بێمەوە بەحقەت من هیچ پامێکی وام نێ بەس سەرەتا جژنە پیرۆزە لە هەموو خەڵکی کوردستانەکەم بە هیوام وایە ئەم ساڵ ئەم جژنە بێتە مای خۆشی و شادی بۆ هەموو لایەک بە هیوام وایە خانمەکان لە ماڵەوە بەم شێوازە خواردن دروستکەن ڕازانەوەیکی تیاابێ بووان مەسەرەن گرنگی بە خواردنەکان بن بەڕاستی چۆنچۆنی دروستەکرێت پێکاتەکان چییە سا مەسەرەن تۆتوانی چۆنچۆنی لە گۆشتا چی بەکارهێنیت مەسەر هەندێک داوا دەرمان هەیە هەندێک خانمان هەیە لەگە ڕێزما بووان نازان داوا دەرمانەکە بەکاربێنن بۆ شلەکان مەسەرەن بۆ گۆشتەکان بە هیوام وایە بۆ شێوازە دووریستکەن بە شێوی ستاندارد کاک شەوزەریمان پرسیارێکی شخصی لێ بکەم جواب میتەوە فەرموو کاردانە یەکەم کەس جژنە پیرۆزە لە چیەکەی یەکەم کەس جژنە پیرۆزە لە خێزان مەکەم لە خێزان یەکەی خۆی گەورە لێکتان نەکات باش ئەی تۆ باسی ستافی کاک ئاریانە کرد ئەی کەم عادل و سیوەلیش ئایتر هەمویان وتم پێش شەشکارینەکان هەمویان بەخوانەوە نێنە بەشکم نبین نانەوانش ئەشیان کێشا بەڕاستی کاک عادل بەخوا ڕاوەسە بەکرد قسەیەکی بەکرەڵی چی ها کامیان ئەڵێ زیاتر ئەو سیانە ئەو سێ گروپە ئەو سێ گروپە من بەڕاستی کاکەمە ماکەنم وەقی بڕوونی پێمان ناوە هەمویان ئینسانی باش و ڕێک و پێک و خۆڵناگرێت ئەچێتیان کێشا باش واز لەوان بێنێ لەگەڵ پێشکەشکارەکان لەگەڵ کاممانە مرتاحبووی لەگەڵ هەمووتان ئەوان مامۆسا وازان یەک ئێوارە نەهات ئێوارە هاتووە ئەو برا گەورەمانەوە ئیتر من و کاکدانیار و مامۆسا عەباسی ژە بووین دوای من ئەڵێتمە بەس دوای منە دوای ئەو ڕقەمێکی گرتووە مامۆسا عەباس هەمووتان بەڕاستی ینی پێشکاری ئەوشی و کێشەتان نییە کاکدانیار لە مێژەوەی ناسم کاکدانیارەوە زۆر عەزیزە لام خێراکە خۆ چوارم هەر بەرەکەوێ منی چوار جەنابیشتر بەڕێزی گردنمان ئازاکە قسەیەک باکسەوە گردن خۆشتە ئازابی ئێوەش گەری ئێمە ئازاکەن کاکە بە هیوام وایە ئەگەر مەسەن نەقسێکمان هەبوو بێ یا لە قسەکردن و لەم ئەداوشتان ئێمە سوپاسی کارگەڕی پەیامی ژەکەین بەشی ئیدارە بەڕاستی برای بەڕێزمان کاکجیانگیر و ستافەکەی کەمتر خەمیان نەکردو کەم تا زۆر لەگەڵ جەناب تا بۆ ئامادەکردنیم بابەتانە دەستوچاریان خۆش بێ زۆر سوپاس دەکەین بڕینەوە بۆ کاکشێخ وەزانم بابەتێکی گرنگی تەندروستیمانەیە ئەو کەسانی کە نەشتەرگەریەکەن هەچ نەشتەرگەریەک بێت ئەوانەی کە پێویستیان بە بەنجی یا با بڵین چی پێوتێ بەنجی عام یان مەوزوعیش ئەوی کە لە بەڕبڕی پشتە درێ نیوەی لەسەر ئەم بابەتانە خۆ ئامادەکردنەکان چین پێشەوەی کەسێک کاچە ولای پزیشکێکی بێهۆشکاری واتە بن ئێمە زۆر میوانداری زۆر بەڕێز دکتۆر یاسین عەبدولکەریم پزیشکی پسپۆڕی بێهۆشکاریەکەین فەرموو کاک دکتۆر من لە زۆر زۆری ناسم یەکێکە لە دکتۆرە زۆر باشەکانی سلێمانی
من حەزەکەم پێشوازێکی زۆر گەرمی لێ بکەین کاتورگیان بەخێر بێ کاکتۆرجان بەخێر بێت یعنی خەڵکی زۆر بێهۆش کردووە بەخێر بێ یاخوا مامۆسای کۆمەڵێکی زۆر لە ئەو پزیشکانی کە ئێستا بێهۆشکارن ئەو قوتابیانی کاچنە بەردەسی دکتۆر یاسین بەڕاستی مامۆسای هەمویان و هی هەمووانە بەڵا با من لەو پرسیارەوە دەست پێ بکەم کاتێک کەسێک بێهۆژەکەیت ئیتر لەبەر دەستا کەسێکە و چۆن ئێستا من و جەنابی کاکشە قساکەین لەبەر دەم تا قساکات و حرەکەی هەیە و بەڵام ئیتر بەهۆی ئەو دەرمان و دەرزی و ئەوەی کە ئیتر لە وردەیە باسیەکەین لە تەفاسیلی بەرنامەکەیە ئەم کەسە دوای چەند سانەیەک چەند دقەیەک ئیتر تەواو بەس هەناسایە لەو کاتەیە دکتۆر یاسین هەست بە چیەکە؟ بەڵێ خۆی ئێمە لەبەرەوەی کە ئەمە چەند ساڵێکە ئەم ئیشەمان هەیە یانی شتەکە لا ئێمە تقریبا نەکو ڕۆتینی لە هاتووە بەڵام ئەوەی کە جەنابە باسیەکەی تەمان لە بیدایەتە کە دەست پێ ئەەکەیت بەڕاستی شتێکی سەیرە یعنی تۆ لەبەرەوەی کە ئەم ئینسانە تۆ وەکو تقریبا وەکو مردووی لێ ئەەکەیت و زیونوی ئەەکەیتەوە لەبەرەوە شتێکی مەترسیدارە بەڵام لەبەرەوەی کە تۆ هەڵبەتە احتیمادەکەیتە سەر مەجموعەیە دراساتی زۆر و خوێندنەوە و خیبرەی ئەوە مامۆستاکانی خۆ کە فێر دەکەن وردە شتەکە ئیتر احتیادیە بێت نۆرماڵە بێت بەنج یعنی عالەمێکی زۆر سەیرە زۆر جیهانێکی زۆر بەرفراوانە و دکتۆر یاسین بۆمان باسەکە کە تۆ زۆر بە قوڵیەکی تەخەوێکی قوڵ وایە دکتۆر یاسین ینی بێهۆشیکی زۆر قوڵ ئیتر هەزم یەک تۆزێمێنێ بۆ مردن بەڵێ ئەو سنتەری کە مەسئولە لە وعی ئینسان کە بەردەوامی بڵێن سیگنەڵ ئەنێرێت کە ئینسان خەبەر بێتەوە تۆی ئەم شوێنە ناهێڵی بەڵێ ئەم شوێنە قەتعەکەی تر ئینسانەکە وعی نامێنە کاتوریان ئێمە خەڵک چۆن ئامادە بن بۆ نەشتەرگەری یەکێک لە کێشەکانی ئەوەیە زۆر جار نەخۆشەکەی جگەری خواردو نەخۆشەکەی خواردنی خواردووە سنگی باش نییە دڵی باش نییە یعنی پێشەوە چی ئەڵن بە نەخۆش پێشەوەی بێ بۆ عملیات چۆن خۆی ئامادەکە بۆ ئەوی کە بەنج بکرێت چونکە ئەگەر بەنج نەکرێ عملیاتەکە ناکرێت دەستخۆش خۆی بەچی دەست پێەکە یەکەم جار نەخۆشەکەس بە ناڕەحەتیەکەکە تەمان سەردانی نەشتەرکارێکەکات نەشتەرکارەکە کە بزانێت دوایەوەی کە مەسەلەن کۆمەڵێ فەحس و شتی بۆ ئەکا بۆی دەرەکەی کە ئەمە پێویستەکە بڵێ نەشتەرگەری بۆ بکرێت تەمان پێشەوەی کە بکاتە نەشتەرگەریەکە بە مەجموعە فلتەرە ئەڕوا بۆی کە بڵێن باشترین ئەنجامی هەبێت و دوور بێ لە کێشە فلتەرەکان یەکەم جار نەشتەرگارەکە خۆی کە قەراریە دوایی ئەینێرێ بڵێن بۆ مقیمی خۆی ئەو مەجموعەیە پرسیار و فەحس و شتیری بۆ ئەکا دوایەوە ئەینێرێ بۆ پزیشکی بێهۆشکار کە ئەمە بڵی مەرحەلەی سێمە و مهمترین فلتەرە لەوەی کە پێشەوەی کە عملیات بکرێ بۆ نەخۆشەکە بەچی دەست پێەکە تۆ یەکەم جار بە کۆمەڵی پرسیار دەست پێەکەی ئەم پرسیارانە بۆ ئەوەی تۆ بگەیتە ئەوەی کە ئایا ئەگەر شتێک هەبێ بتوانی چاکی کەی یاکە شتە نەقز بێ بۆی بکەی بۆی باشترین ئەنجامە هەبێت و نەخۆشەکە تووشی کێشە نەبێ یەکەم جار بە کۆمەڵی پرسیار دەست پێەکەی ئایا ئەم نەخۆشە نەخۆشی درێژخایەنی هەیە ئایا پێشتر نەشتەرگەری بۆ کراوە ئایا مەسەن حساسێتی هەیە بە هیچ دەرمانێ بە پلاستەرێ ئایا لە ئایلەکەیانە هیچ کێشەیەک هەیە گەر عملیاتیان بۆ کراوێ هیچ کێشەیەکیان توش بووە ئایا نەخۆشەکە جگەرە خۆرە ئیتر ئالەم کێشانە هەچ کێشەیەکی هەبێ ئەو کاتە تۆ بۆی بتوانی بە باشترین شێو ئامادەیەکی دوای ئەوە ئەنجا دەسەکەی بە فەحسکردنی نەخۆشەکە ئیتر ئەمە لە زەختە لە سنگە ئالەم بابەتانە بەڵێ دوایەوە ئەینێری بۆ فەحسی خوێن ئەگەر وی نەکرابوو طبعاً ئیتر فەحسی خوێنەکە نسبەی خوێنە شەکرەیە فەحسی گورچیلەیە ئەگەر پێویستکە فەحسی سنگێتی فەحسی تەختیتی دڵە ئەشیعەیە طبعاً فەحسی ڤایرۆسە بەڵێ فەحسی ڤایرۆسە ئەمە هەمووی بۆ ئەوەیە تۆ دەستنیشانی حاڵەتێ بکەی ئەگەر حاڵەتێکی هەبوو توانی چاکی بکەی لەبەرەوەی کە ئێمە هەدەفی ئێمە لەم فلتەرانە کە نەخۆش پیای ئەڕوا وەی کە نەخۆش بگەێنینە ئەو ئاستەی کە لە باشترین فسیۆلۆژی خۆیان بێ یعنی لە باشترین حاڵەتی سەحیە بێ پێشەوەی کە عملیاتەکەی بۆ بکەی بۆی هەچ خەلەلی هەبێ چاکیکەی هەز نەقسێکیش هەبێ بتوانی پێشوەختە درکی پێ بکەیت و چاکیکی ئەمە فلتەری سێم بوو فلتەری چوارم کرێتە سەر ڕۆژی عملیاتەکە ڕۆژی عملیاتەکەشم دیسان لە عملیات جارێکی تر چێگەکرێتەوە بەڵێ پزیشکی بەهۆشکار جارێکی تر چێشی ئەکاتەوە بەناو فەحسەکانیان ئەڕوا بەناو هەموو شتەکانە ئەڕوا ئایا هیچ خەلەلێک ڕوویاوە لەو کاتێک کە بینراوە تا ئەم کاتە
مثلەن جاری وایە تووشی ئەوە بیت تۆ نەخۆشەکە بینراوە بەڵام لەم فترەیە بە تایبەتی لە زستانە مەسەلەن نەخۆشەکە تووشی پەتایە بووە مەسەلەن نەخۆشەکە پێی وتراوە هیچ مەخۆ ئەو سۆشتی خواردووە یعنی هەنێک کێشە مەسەلەن جاروای تووشی نەزیفێ بووە خوێنەکەی زۆر داوەزیوە لەبەر ئەوە فلتەری چوارەمیش پێشەوەی کە دەست بکەی بە عەمەلیاتەکەی بۆ فلتەری چوارەمە بڕوات باشە اینجا یەکشت زۆر مهمە ئەمەیە من لێرە ینی بە خەڵکی بڵێم کە ڕازگۆیی زۆر مهمە یعنی ڕازگۆیی تۆ لەگەڵ پزیشەکە ڕازگۆبی لەبەر ئەوەی کە ڕاستە تۆ ئەو دکتۆر و کارمەندە بە ڕێزانە هیلاکە بن بەدەستەوە ئەگەر ڕازگۆ نەبی لەگەڵیانە بەڵام یەکەم کەس سەرەکیترین کەس کە زەرەرکە خۆتی پەیوەندی بە حیاتی خۆتەوە هەیە بەڵێ حیاتی خۆت ینی ناکرێت تۆ شتێک هەوێ بیشاریتەوە لە ئێمە مەسەن جگەرە خۆری بڵێ جگەرەم نەخواردووە مەسەن نانە خوارد بڵێ نانم نەخواردووە کێشەیەکە هەیە کێشەیەکی تەندروستی و هەیە بیشاریتەوە بەس بۆی بڵێ عەمەلیاتەکەم بۆ بکەن ئەخە ئەمە خۆ زەرەرمەند ئەبی لەبەرەوە ڕازگۆیی زۆر مهمە و ئەم شتە ئەمانەتیشە ینی تۆ شتێکی هەیە ئێمە چەنەها جار جەنابتە زانی نەخۆش هاتۆتە ژوورێ مەسەلەن بە دزی باوشی ئەوە جگەرەی خواردووە دەیت وەڵای من جگەرە خۆرم بەڵام ناتوانم قسە بکەم ئەو شتە ئەمانەتە لای ئێمە ئەکید ئەم شتە هەز سەرڕێکی نەخۆش بێ ئێمە بە هیچ شێوە ئیپارێزین و ناڵین کەس بزانێ ئێمە هەدەفەکەمان ئەوە نی ئەو شتە بزە هەدەفەکەمان بەس ئەوەیە بە باشترین شێوە و بە تەندروستترین نەتیجە ئەم نەخۆشە عملیاتەکەی بۆ بکرێت کاکتۆر یاسین ئەمەی کە باست کرد ئەمە فلتەرەکان بوو 4 فلتەری بڕی ئەنجا ینی ئێوە دەست پێکەن ئەو لە کاتی دەست پێکردنە ئایا لە ڕێگەی دەرزیەوە ئەو مەوادە کیمیایەکرێتە خوێنیەوە و بنج ئەیگرێ و بێهۆشە بێ وردەوردە یان لە ڕێگەی تەنەفوسەوەیە لە ڕێگەی هەواوەیە ئەچێتە سیەکانیەوە و دوای بێهۆشە بێ کامیانە بەڵێ خۆی بنج کۆمەڵە ڕێگەمان هەیە بۆ بنجکردن طبعا بەپێی تەمەنەکە بەپێی جۆری نەشتەرگەرێکە فەرقەکە زیاتر ئەوەی کە ئێمە بڵێن لەناو خەڵکە هەمووی بەکاری بێنین یەکەم جار ئێمە لە ڕێگەی کانویلاوە بە مەجموعە دەرمانە ئەینێ نەخۆشەکە ئەخەوێ بەڵام بۆ دوای ئەوە بەردەوامبوونی عملیاتەکە چکە ئەم دەرمانەکە ئێمە ئەینێ ماوەیەکی کورتی هەیە بەپێی دەرمانەکەی مەسەن 5 دقەیشەکە هەیە 10 دقەیشەکە هەیە تا سەعاتی ئیشەکە بەڵام ئەم عملیاتە جاری وایە زۆری پێ ئەچێ بۆ بەردەوام بوون بۆ ئەوی کە نەخۆشەکە خەبەری نەبێتەوە هەم خەبەری نەبێت و هەم ئازاری نەبێ هەم شتی بیر نەکەوێتەوە ینی عملیاتە گوێی لە شت بێ و دوای بیری کەوێتەوە چکە یەکێ لە 1000 کەسا ئەم حاڵەتەی تووشە بێت گوێی لە شتی عملیاتە و شتەکانی بیرەکەوێتەوە بۆی کە ئەم شتە ڕوونەیات ئێمە بە گازەکە کە لێرە سۆندەیەکی هەوای بۆ تانین لە ڕێگەی گازەوە لە ڕێگەی سیەکانەوە بەردەوام ئەبین لە خەواننی ئەمە جگەلەوەی کە مەجموعە دەرمانی تریشی هەر ئەینێ بەڵام وەکو دەست پێکردن یەکەم جار لە ڕێی کانویلاوە ئەی خوێنین دوای ئەوە لە ڕێی سیەکانیەوە بە بەردەوامی وای لێکین کە خەوت بێت و هەڵنەسێ بەڵام هەنێ حاڵەتمان هەیە کە احتیماد ناکەینە سەر ئەمە لەوانەیە بەس لە ڕێی هەواوە لە ڕێی ئۆکسجین و ئەو غازەی کە ئەی خوێنێ لەوە بیخوێنی ئەمە بە تایبەتی مەسەن لە مناڵێکی بچووکایە کە کانولای نییە ناڵە کانولای بۆدانەیە کانولاکەی لە ئەوڵەوە قورسە ناتوێت زۆر بگری زۆر عزیێتی بی لە بەرەوەی یەکەم جاریەی ئەی خوێنیت کەواتە توانی لە ڕێگەی ئەمەوە بیکەین یا لە ڕێگەی خەوەوە بەنسبەت حاڵەتەکانی ترەوە کە بەنجی عام نییە کە پێڵێن نیو بەنج ئەمە دەرزیەکە لە ڕێگەی پشتەوە ئەکرێ لە شوێنی ئەو شوێنی کە تۆ دەرزیەکە بۆ کەتۆ لەو شوێنە بەرەو خواریا تۆزێ سەروتریش ئەم شوێنە بە تەواوی بەنجەبێ نەخۆشەکە هۆشی هەیە نەخەوتووە بەڵێ نەخەوتووە بەڵام لەمە نێوە بەرەو خوار لەو شوێنەی کە تۆ دەرزێکە بۆ کردو ئەوە نەهستی پێەکانە ئەتوانێ بیجوڵێنێ بەس بۆ فترەیەکی معەنە عادەتەن بۆ 2 ساعات 3 ساعاتە ئەمە ئێستا بۆ ئەم عملیاتانەی کە ئەکرێت بڵێن لە خوار ناوکەوەیە ئەتوانین ئەوە بکەین و زۆریش ئەکرێت بە تایبەتی عملیاتی مناڵبوون زیاتر لە ساڵانەوەی هەربەوە ئەکرێت طبعاًەوە سەلامەتتریشە لە بەنج عامەکەیە بۆ یەکێکی جگەرە خۆر ئەکید ئەوە سەلامەت درست کاتوریان مەترسی بەنج چییە ینی کێشەی بەنج ئێستا خەڵک هەند لە چی شتێکی بەنج بترسێت یاخود چۆن خۆی بپارێزێ یاخود مەترسیەکانی چین بەڵێ خۆی بەنج طبعا ئێمە هەتا بێت لەو کاتی کە بڵین لە 1920ەکانەوە کە وردەوردە بەنج دۆزراوەتەوە خۆشبەختانە سپاس بخوا ڕۆژ بە ڕۆژ دەرمانەکان باشتر ئەبن و بڵێن ئاعرازی جانبی کەمترە زەرەری کەمترە بۆ نەخۆش سەلامەتترە و بەقووەتریش ئەبێت
طبعا ئەوە زۆر مهمە نەخۆش کە یەکەم جاریە بۆ عملیات تۆ ڕۆژە کەیە لای تۆ لەوانەیە ڕۆژێکی احتیادی ئیشکردن پێ بەڵام لای ئەو نەخۆشە یا لای کەس و کاری مهمترین ڕۆژە لە ژیانە ئەو نەخۆشە هەست بەوە کە کۆنتترۆڵی نامێنێ بەسەر خۆیان شتێکی مهمە لە مردن ئەترسێ لە زۆر شتی تر ئەترسێ و ئەمە حەقی خۆشێتی ئێمە ئەبێ درک بۆ بکەین و ئەوە ئەزانین لەبەر ئەوە ئەم چاوپێکەوتنەی کە فلتەرەکانی کە باسم کرد پزیشکی بەنجەکە پێشەوە ئەی بینێ ئەمە شتێکی مهمە بۆ ئەوەی کە زۆر شت بۆ نەخۆشەکە ڕووکاتەوە ئەگە زۆر پرسیاری هەبێ بتوانێت بیکە بۆی شتەکان وازەح بێ لای بنسبت مەترسی بەنجەوە طبعا ئێستا خۆشبەختانە بەنج زۆر سەلامەترەوەک لە جاران بەڵام بەپێی ئەخیر دراسەکە کرا لە 2007 بۆ 2020 خایاند لە ئەمریکا کرا 9 ملیۆن عملیات کرا ئەحسایی ئەم 9 ملیۆن عملیاتیان وەرگر لەم 9 ملیۆن عملیاتە 600 کەس عەمری خۆیان کرد کەواتە ئەگەر حسابی بکەین تقریبا یەکێک لە 15,000 کەسە بەبێەوەی کە هیچ هۆکارێکی هەبێ هۆکارەکەی بزانیت یا هۆکارێکی هەبووە نەزانرا پێشەوە بە فەحسەکانە دەرنەکەوتووە یەکێک لە 15,000 کەسە گیان لە دەستەیە بە عملیات ئەمە ئەگەر عملیات نەشتەرگەری سارد بێ ئەمەی کە تۆ خۆ بە حازر کردووە بەڵام ئەگەر عملیاتەکە کتوپڕ بێ باڵێ تەواری بێ ئەو ڕسکە دەقات زیاکە یعنی ئەگەر لە حادیسێکی سیارەیە مەسەلەن فیشەکێک کە شتێک عملیاتێکی طارئە ئەم ڕسکە دەوە نەزیاکە یعنی ئەگەر یەک لە 15,000 بێ لە نەشتەرگەری ساردا لە نەشتەرگەری کتوپڕە ئەبێ بە یەک لە 1500 ئەمە بەنسبەت هینەکەەوە بڵێن گیان لە دەستدانەوە بەڵام کێشەکە بەس ئەوە نییە مەجموعە شتی ترمان هەیە کە بڵێن ئەوە مردنە بڵێن مۆربدیتی ینی نەخۆشی تر کە نەخۆشەکە ئەناڵێنێ بەدەستیەوە مەسەلەن جاری وا هەیە خوا نەخواسە مەسەلەن جڵتەی دڵ ڕوئەیە جڵتەی دەماغ ڕوئەیە شەلە لە ئەسنای بەنج لە ئەسنای بەنج لە خۆی 30 ڕۆژ حسابەکەن عادەتەن لە 30 ڕۆژ لە عملیاتەکەەوە ئەمە هەل بۆ حسابە باشە ئێمە ئەم فلتەرانی کە باسم کرد بۆ ئەوەیە کە نەخۆش بە باشترین شێوە ئامادە بکەین بۆی کە ئەم شتانی کە باسم کرد ڕوونەیە ئەگەر نەخۆشەکە بە باشترین شێوە ئامادە کرێ ئەو کات ئەم شتانە ئەکید لەو 15,000 لەوانە بیگەێتە یەک لە 100,000 کەمیکەیتەوە بۆ نمونە نەخۆشێکی بۆیەت عملیاتی مەسەلەن ئەژنۆی هەیە باشە عملیاتەکە بڵین عملیاتێکی ساردە ینی ئەتوانی چەند مانگێت ئەخیرێکی بەڵام تۆ لە ئەسنای فەحسەکە بۆ دەرەکەوێت کە مەسەلەن بۆریەکی دڵی ژیراوە باشە لێرە ئێمە وەکو تەرازوویەک باڵانسێ دروستەکەین ئایا کردنی عملیاتەکە باشترەیە نەکردنی باشە کامیان زۆر زەڕورترە ئەم دەماری دڵی چاکین یەکەم جار کە گیراوە یام ئەژنۆیی بۆ ئەوی کە ئەولەویێتانە بەڵێ ئەولەویەت ئەکید لێرە ئەولەویێتەکە بۆ دڵە تۆ ئەگەر بێ یەکەم جار ئەگەر تەنانەت ئەگەر عملیاتەکەش نەکات ئەبێ ئەم دڵە چارەسەر بکرێ کە یەکەم جار هاتی تۆ ئەم دەمارە و چایکرد تامان ئەنێری بۆ پزیشکی دڵ ئەو کاتە ئەو خۆی لەوانەیە مەسەلەن قەستەڕی بۆ بکە قەستەڕە و باڵۆنی بۆ بکە ئەو کاتە بۆ حیاتی نەخۆشەکە باشترە بێ ئەگە مەترسیەکەی مەسەلەن لێرە لە ساعە دەبوو بێ ئەو کاتەکە دڵی چاکر ئەکیددا ئەبەزێ بۆ لە ساعە خوار پێنجیشەوە کەواتە لێرە ئێمە ئەولەویەت دائەنین مەسەلەن نەخۆشێکی هەیە ئیلتیهابی سنگی هەیە عملیاتەکەی ساردە نەشتەرگێکی ساردی هەیە باش ینی ئەتوانی مەسەن هەفتەیە 2 هەفتە تەجیلێکی ئەکی تۆ یەکەم جار ئەبێ ئەحتیمام بی بە ئیلتیهابەکەی چاکی چکە ناکرێتەوە بەو ئیلتیهابەوە بیت ژیانی ئەم نەخۆشە بخەیتە مەترسیەوە لەبەر ئەوە ئەولەویەت دائەنین ئێمە لە نەشتەرگەری ساردە وەرە بۆیە ئەژڵین کە نەشتەرگەری کتوپڕ خەتوڕەتەکەی زیاترە لەبەرەوەی تۆ کاتێ لە بەردەسانیە بۆ چاکردنی ئەم شتانە ناتوانانی نەدڵی چاکی نەسنگی چاکی لەبەر ئەوە تۆ ناچاری بیکەی لەبەر ئەمە مەترسیەکان زیاتر بەڵام لە نەشتەرگەری ساردە ئەولەویەتمانێ بە تایبەتی دوو ئەولەویەتەکەی کە مهمە دڵ و سیە هەچ خەلە لێ هەبێ ئەبێ پێش ئەو ئێمە ئەو خەلە لە چاکین بۆی بتوانین ئەو مزاعافاتانە کەم زۆر باش کاکتوەر حاڵەتێکی یعنی وەکو بێهۆشکردن بنج زۆر پەیوەندی بە لایانی دەرونی و ئامادەکاری ئەو نەخۆشەوە هەیە من سواز بۆ خاوەکو خۆم تا سڕێم نەکەوتۆتە هۆڵی نەشتەرگەری بەڵام لەگەڵ خزم و کەسوکار و نزیکانمان ناچوین یعنی لە لایانی دەرونیەوە کاک شێخ
تا چەند کە ئەم نەخۆشە لە کەسوکاری دابڕن ئەبرێتە ژوورەوە تا ئەو حاڵەتانی دێ یعنی ناکرێ ینی من لە ڕووی تەندروستیەوە قیچێکە بۆن ئەگەر ئافرەتە هاوسەرەکەی ئەگەر باوکە کوڕەکەی چوزام کەسێکی نزیکی خۆشەویستی خۆی لەگەڵی بێت تا ژوورە تا ئەو کاتەی ئەخێوێنرە و بێوەژەکرێت دوای ئەم کەسەش بکرێتە دەرەوە کێشە نیە بەڵام جۆرێک ئەو تەعاملی ئێستا ئەکرێت لە نەخۆشخانەکان هەر خۆی لەخوا ینی ڕێکارەکان ڕێکارێکی تۆزێک ترس ناکەن. بەڵێ بەنسبە دو قسەی جەنابتەوە ئەمە طبعاً زۆر دراسی لەسەر ئەمانە باشە و خراپەی هەیە ئەم مۆزوعە طبعاًەوە بە تایبەتی لە مناڵە ئەو شتە پێڵەن سەپەرەیشن ئەنەگزایەتی ینی جیاکردنەوە کە جیاو کردەوە قەلەقی جاکردنەوە چکە ئەو مناڵە متعلقە بە دایک و باوکیەوە ئەچێتە ناو مەجموعەی زەلامی غەریبەوە ماسکیان پێوە کەسیان ناناسێ ئەکید ئەگەر زۆر مناڵ بێ مەسەلەن لە خوار 5 ساڵەوە بێ ئەکید ئەگری بەڵام تر لە دوای 6 ساڵ 7 ساڵەوە لەوانەیە نەگری بەڵام دڵتەنگ ئەبێ باشە ئەمە تا حدێک مەجالی تایە بڵین با لەگەڵ دایک و باوکیا بێتە ژوورەوە بەڵام بەنسبەت گەورەوە باشێکی ئەوەیە بۆ نەخۆشەکەوەکو سپۆرتێکە لە ناحی دەرونیەوە بەڵام خراپەشی زۆرە یەکی لەو خراپانە ئەوەیە تۆ نەشتەرگەری کە ئەیکەیت لەوانەیە خەڵک ئەمە نەزانێ مەسەلەی تعقیم ئێمە بمانەوە نەمانێ هەموو لەشمان بەکتریای پێوەیە جلەکانمان بەکتریای پێوەیە تا تۆ عملیاتەکە ئەیکەی ئەبێ هەموو شتێ تعقیم بکەی بە جیهاز تعقیب ئەکرێ بۆی هەچی بەکتریا و ڤایرۆسە بەم جیهاز و جلانەی کە ئیرێ بە نەخۆشەکەوە بکوژیت ئەبێ لە ساسا هەچی میکرۆبە بی کوژیت ئەو شتێکە بەکاری ئەهێنی بەکتریایتیانە بێ هەموو زەلامێ کەیەتە ژوورەوە لە ئێمە ئەبێ خۆی بگۆڕێ ئەبێ دەستی تعقیم کا پێش ئەمەلیاتەکە ماسکەکەی باشە تۆ کە زەلامێک لە دەرەوەیەتە ژوورەوە کە کەسوکاری نەخۆشەکەیە یەکەم تۆ چانسی ئەوەی کە بەکتریایەکی زیاتر بێنیتە ژوورۆ زیاکە ئەمەیەک دوو ئەو زەلامە نازانێ مەسەلەی تعاملی ناو عملیات نازانێ لەوانەیە دەستی بەر شتێ بکەوێ ئێمە ئەو شتانە ئەزانین کە نابێت دەسەبەری بکەوێ نابێت نزیکی بکەیت بەس ئەو نازانێ باشە لەوانەیە بپشمێ بکۆکێ لە عملیاتە ئەمە هەمووی بۆ نەخۆشەکەی خۆی خراپە ئەمە ئیلتیهابی نەخۆشیەکەی خۆی زیاکە لەبەر ئەوە نەچوونی بۆ عملیاتەکە ئەمە لە ناحی یەکەمەوە لەمە باشترە ناحی دووهەم بەنسبەت سایکۆلۆجی ئێمە و سایکۆلۆجی جەڕاحەکەوە ئەگەر ئەو زەلامە بێتە ژوورەوە ئەچیت قەلەقێ بۆ ئێمە دروستەکە ئەو کاتە لەوانەیە سەر لە دکتۆرەکان تێکبا لە کارمەندە بە ڕێزەکان تێکبا کە ئیشی خۆیان سەریان لێ تێکچێ لە ئیشەکە لەبەرەوە نەهاتنی بۆ ژوورەوە لە ناحی عملیەوە لە ناحی عملی و علمیەوە لە قازانجی نەخۆشەکەیە بەڵام لە ناحی سایکۆلۆجیەوە بەڵێ لەوانەیە باشتر بێ بۆ نەخۆشەکە بەڵام نەهاتنی هەڵبەتە بیقیتە تای تەرازوە نەهاتنی بۆ ژوورۆ لە ساڵحی نەخۆشەکە دکتۆر هەزی نەزانێت ئەگەر کەسێکی وا یەکەم جاری بێتە ژوورۆ تاوان ساغی هاتۆتە ژوورۆ لەوانەیە بێهۆشە بەرنەدەرەوە بەڵێ ئەو ئەوەی کە مڕافقێتی دەستخۆش ئەوەی بیر خستمەوە ئەو بە تایبەتی لە پیاوە زۆرە لە پیاوی گەنجە پیاوانە بەڵێ عادەتەنەڵێن پیاو غیرەتی من دایماڵم ئەڵمەگە پیا و مناڵی بووە بە شەرێت ئینقراازێ کرد بەڕاستی پیا ئەو غیرەتی نییە چی ڕوئە بە کوردی خۆمان ئەڵێ خوێن ئەیگرێ کە مەسەلەن ئەو پرسیارەکە من بۆ ئەو بوو تا لە هۆش خۆی ئەچێت ئەخەوێن تو هاتە عملیات ساڵی ترە بەڵی لێ کاکە هەموو شتێکی لێ تۆ لەوانەیە خوێن ببینێ عملیات ئەکید خوێن نەبینێ دەنگیت مەقەست و ئەمشتانە ئەبینێ شەر نییە بەس ببینین جاریوە بە دەنگ بە بۆن بە بۆنی عملیات زەلامەکە ئەبورێتەوە جاکە بورایەوە احتیمالە سەری بیا لە عرس تووشی ئەو کاتە تۆ نەبوو نەخۆشەکەی هاتووە بێ دانیشی خۆی عیلاج بکەیت و مەترسیدار ڕۆژەکەسین ئەو ڕۆژە نەخۆشێکمانە بۆزم جنابوو نازم لێ ویاننا بەس بۆنەی کە بۆنی ئەسپرتۆ و هینەکە هات کابرا تاو هین بۆ هەر بەش نەکرابوو بەڵێ ینی خەری وەزعی کێک بێ بە تەواوی بەڵێ بە تایبەتی ئەو شتە لە پیاوە نەخۆشەکەش نەخۆش خۆی بنزووەڵم بەڵێ ینی خەتەرە لەبەر ئەوە تاوان ئەم شتانە هەمووی بە دراسات ئەکرێ ئێمە دراسە زۆر ناکەین بەڵام ئەکید بەڵێ لە بریتانیا ئەمریکا زۆر بەس من پرسیاری ترم هەیە دکتۆر یاسین جناب ماشەڵڵا زۆر شارەزای لە بابەتانە تاریخی بەنج
ینی بەنجی قەدی مثلە وەکو مێژوەکەی بە چی کراوەڵن بە کوتێکیان ناوە بەسەرن شتی وای هەبووە بەڵێ خۆی تاریخی بەنج زۆر کۆنا ینی ئەگەرێتەوە پێش زاینیش تەنانەت ئەو کاتە زیاتر چیان بەکارێناوە گوڵیان بەکارێنە بازە گوڵێک هەیەەوەی کە ئێستاش هەر گوڵی ئەوەی کە بڵێن تلیاکی لێ دەرەکەن بڵێ ئەو گوڵانیان بەکارهێناوە بۆ بەنج مێژۆکەی زۆر کۆنا بەڵام ئەم طریقانە بڵێن هیچی طریقی علمی نەبوون باشە کوتەک و شتەش تەنانەت باس ئەکرێ بەڵەیە سەری نەخۆشەکەیان خستۆتە ناو مەنجەڵێکە و بە قایمی بڵێن ئەو سەڵتەیە ئەو هێوای لێ کردو بەڵێ بێهۆشی کردبێ بەڵام ئەمانە هیچی طریقی زانستی نەبوون ئەوەی کە طریقی زانستی بێت و وردەوردە بە دراسە کرابێ لە بدایەتی قەرنی 20 بوو 1920 ئەوە بوو وردەوردە کە دەرمان دروست بوو بەڵام ئەم دەرمانانە وردەوردە نەمان بەدیلی باشتریان بۆ دروست بوو کە عزێتی گورچیلە نایە عزێتی جگەر نایە کەمتر ئیش بکە بەقوەتر ئیش بکە تەأسیر لە هەناسەی زۆر نەکا لەبەرەوە هەتا بێ دەرمانی باشتر ئەدۆزرێتەوە طبعا بەنج یەکێکە لەو نیعمەتانی خۆی پروردگار بە مرۆڤایەتی بەخشیوە ئەگەروانە بێ تۆ یشێک فەتح سەدری بۆ کریان عملیاتی ڕێخۆڵە گورچی لە چی بۆ کرێ بەم ئازارە هەر ناکرێ بەڕاستی کاک دکتۆر ماکەکانی دوای بەنج زۆر کەسە بینین سەرێشەیەکی مودێک لەگەڵە بێ چوزانم لەرزوتا و نازام ئەمانەی هەیە کۆبڵک بابەتی تر ئەدەبن لە ڕووی ئێوە بینەروبی سەر ڕۆشانەوەی بۆ دروستە بێ ینی ماکە خراپەکانی دوای بەنجکردن بێژکردن بەڵێ ئەو ماکانی کە جەناب باسیکردن خۆشبەختانە ماکی خەتەر نین بەڵێ ئەوە هەیە بە تایبەتی مەسەلەن مەسەلەی سەریێشە ئەو لە نیوبەنجا هەیە لە عام بەڵێ لە نیوبەنجا بەپێی دراسەکان کراوە تقریبا لە سا 1 بۆ لە سا 2 ئەوانەی کە نیوبەنجیان بۆ ئەکرێت تووشی سەرێشە ئەبن بەڵام لە هەمویانە مەسەن لە مناڵ و پیرا ڕوونایە ئەم دەژار خەتای خۆشێتی نەخۆشەکە کاکتۆرکە بڵین پێش 6 ساعتەکە هەڵەسێتەوە نییە وەڵاهی ئەوەش مناقەشەی لەسرە ئەوە ئێستا بەرە دراسی تازە دەری خستۆ کە عیلاقی نییە بۆ نیەتی بەڵێ ئەوە جاران بڵێن تا 2005 وانەیان و بەس لە 2007ەوە کە دراسێکی گەورە کرابیان دەرکەوت کە ئەوە ڕەبتی نییە بە نەخۆش هەستانەوە زیاتر لە ئافرەتە و لە گەنجار ڕوئایە بڵێن لە ئافرەتێکی لە تەمەنی بڵێن 20 ساڵ بۆ 45 ساڵ لەمانەیە زۆرە ئەوش زۆر نییە لە سا 1 بۆ 2 خۆشبەختانە عیلاجەکەشی ئاسانە ئەتوانی بە ئاسانی عیلاجی بکەی بەنسبەت ئەوەی کە بەڕێزە باسی کرد هێڵنجان و ڕەشانەوە ئەمەش احتیمال دەکاتە سەر سێشت یەکەم نەخۆشەکە بە تایبەتیش هەم دیسان لە نەخۆشی ئافرەتی گەنجە زۆرە دووهەم جۆری نەشتەرگەرێکە ئەگەر نەشتەرگەرێکە مەسەن لە چاوە بێ لە گوێیە بێ یا لە بڵێن ئەندامی زاوزێ و ئەمانەیە بێ یا لە ڕیخۆڵەیە بێ ئەمانە چانسی ئەوەی کە ئەو ڕشانەوە هینیان هەبێ زیاترە ئەجا جۆری بەنجەکە باشە جۆری بەنجەکە بەعزە دەرمانێکمان هەیە کە بینێ ڕشانۆ زیاکە بەعزە دەرمانێکمان هەیە کە بینێ کەمترە هەر بۆیە کە باسم کرد لە ئەوڵۆ کە بە فلتەرەکانە ئەڕوا مەسەن نەشتەرگەریکی بۆ کراوە ئەڵێ بەڵێ من لە نەشتەرگەری پێشووە ئەو حاڵەتەم هەبووە ئەو کاتە ئێمە حسابی بۆ ئەکەین باشە ئەو شتانی کە دروستی کات ناگینێ شتانی کە دروستی ناکە هینەکەین ئەینێ بەڵێ کاتۆر جگەرە چ زیانێکی هەیە بڵین بۆچی جگەرە نەخوات دەستخۆش لەگەڵیشا مادەی کۆهولیەوەی کە باسەکەویش هەر بەڵێ طبعاً ئەمە پرسیارێکی زۆر مهمە و حەقە خەڵکیش ینی ئەمە بزانێ ینی و لای کەس شاراوە نییە زیانەکانی جگەرە هەل لە سەرەتانەوە هەل لە ینی بە هەمووی بە دراسات ئیسپات کراوە کە تووشی سەرەتانی سی و ئەمانەمانە کات و چەندێک عەزێتی دڵ ئایا بڵێن دڵ تووشی زەقت دەکات تووشی جڵتە و زەبحەی دڵ دەکات بەڵام ئەوەی کە گرنگ بێ بۆ ئێمە لە بەنجە بەڕاستی جگەرە دوژمنی سەرەکی یەکەم دوژمنی جگە لە مرۆڤ دوژمنی عملیات و بەنجە یعنی یەکێ لەو شتانی کە باسم کرد کەوتمە بێن ناخۆش ڕاستگۆ بێ زۆر جار مەسەلەن تۆ نەخۆشەکە عملیاتەکەی بۆ ناکەی لەبەرەوەی جگەرەی خواردووە ئەڵێ وڵات دکتۆر من جاری پێشوو عملیاتیش کرام جگەرەشم خواردبوو نەشم وت و ئایبیشم نەما طبعا نەخۆشەکە خۆی حەقێتی ئەو قسێ بکات لەبەر ئەوەی کە ئەو نازانێت چۆڕیاوە ئستا شێخواتە لە عملیاتە ئەزانێت چی ڕوئەیە ئەی نەخۆشەکە ئەکەوێتە بینی مردن و ژیانەوە شین ئەبێتەوە بە 4-5 کەس ناگیرێ هەتاکو تۆ بتوانی ئەو ئۆکسجینی طبیعیکەی تۆ بەس ئەو ئاگای لەوە نییە ئەو چاوەکاتۆ لە قاوشە وازانە هیچ ڕووی ناوە جگەرە
زیانی زۆرە با ئەگەر یەک ئەم زیانانی دەست پێ بکەین طبعاً خۆی لەشی ئینسان کە خوا دروستی کردوە مەجموعەیە جێشی دیفاعی بۆ دروست کردووە هەر لە مووی لوتەوە ئەمە جێشێکی دیفاعە هەر لەو لینجایی کە لە بۆری هەناسەتایە ئەمە جێشێکی دیفاعە لە کۆکە لە پژمە لە هێڵنج ئەمانە هەمووی جێشی دیفاعن بۆ ئەوی کە نەیەڵێت هیچ شتێک کە سۆل لە شەوە یەکسەر لەش بیکاتە دەرەوە یەکەم شت جگەرەیەت ئەم ڕیشاڵانە مەجموعەی ڕیشاڵ هەیە لە بۆری هەناسەیە ئەم ڕیشاڵانە ئەگەر هەر شتێ بچێتە لە شەوە دەری ئەکات جگەرەیەت ئەم ڕیشاڵانە تێگەشکێنێ ئەمە یەکەم جێشی دیفاعی تێکشکان دوو ئەو لینجیی کە بە بۆری هەناسەوەی ئەگەر تۆ تەپوتۆ زێشتی هەڵمژی ئەم ئەنووسێ بەم لینجاییەوە ئەیکاتە دەرەوە ئەوانەی کە جگەرە ئەخۆن ئەو تارەی کە لە ناو جگەرە و قەتڕانەی کە لە ناو جگەرایە ئەم هینە خەست ئەکەنەوە و کەمی ئەکەنەوە وای لێکن نەخۆشەکە نەتوانێت بە کۆکە ئەمە بکاتە دەرەوە دوو سێ بڵین ئەم مەجموعەی کیسی هەوامان هەیە کە لە ڕێگەی ئەمەوە ئەتوانی ئۆکسجین بگۆڕی لەگەڵ هەوایە باشە ئەمیت ئەمانە هەمووی ئەگرێک و طبقەیەکی ڕەش پێوەنووسێ گۆڕینی ئۆکسجین کەم ئەبێتەوە چوار گازی یەکەم ئۆکسیدی کاربۆنمان هەیە CO ئەم گازە 250 ئەوەنەی ئۆکسجین زیاتر ئەنووسێ بە هیمۆگلۆبینەوە لە زەلامی ئەعتیادیان نسبەکەی زۆر کەمە ئەبێ یەک لە سا یەک کەمتر بێ بەڵام ئەوانەی کە جگەرە خۆرن زۆرە بێت لە 5 بۆ لە 10 ئەگات ئەمە چییە کە تۆ ئەوانەی کە جگەرە خۆرن ئەم CO کە لە خوێنیایەتی ئەم CO یەت ئەنووسێ بە هیمۆگلۆبینەوە ئەمەی کە خوێن ئۆکسجین ئەگەێنێ بۆ خانەکانی لەش یەت شوێنی ئۆکسجینەکە ئەگرێ و هیچ ئیشیش ناکە یعنی نەخۆی هیچ ئیشەکەکان نێڵێ ئۆکسجینیش بچێ بۆ لەش لەبەر ئەوە تۆ کە جگەرە و خوارد ئەو کاتە تۆ ئەم شوێنەی کە تۆ مەسەلەن عملیاتە لێ کە تۆ پێویستی بە ئۆکسجینێکی زیایە تۆم ئۆکسجینە ناتوانانی دابینکەی لەبەرەوەی کە ئەم CO هاتووە گرتوێتی کەواتە چاکبوونەوەی برینیش چاک نابێ چکە لەش لە حاڵەتی عملیاتە ئەکەوێتە حاڵەتی ئینزارەوە پێویستی بە زۆرترین ئۆکسجینە بۆی بتوانێت ئەو برینی چاک بێتەوە بەڵام لەبەرەوەی کە COیە جگەری خواردووە ئەم نایڵێت ئەو ئۆکسجینە بچێت لەبەرەوە چاکبوونەوەی برینیشان خراپە جگەلەوە ئەمانەی کە جگەرە خۆرن لە کاتی عملیاتەکە خەبەریان ئەبێتەوە بۆری هەناسەیان قەپات ئەبێ لەبەرەوەی کە وەکو حساسێتی لێیە لەبەر ئەوە شین ئەبنەوە و کە تۆ ئۆکسجینەکەشی بیتێ ئەو یەکەم ئۆکسیدی کاربۆنە نایڵ ئیسفادە لە ئۆکسجینەکەش بکە یعنی هەم ئۆکسجینەکە ناتوانانی بیتێ هەم کە یاشتێ زۆر ئیسفادەی لێ ناکە جگەلەوەی کە تۆ لەوانەیە ئەگەر بە تایبەتی لە دەجگەرە زیاتری خوارد بێ نەخۆشی دڵی هەبێ ئەی بۆرەکانی دڵی ئەسڵەن تەسک بۆتەوە کەواتە لە هەموو ناحەیەکەوە تۆ جگەرەکە زەرەری لەم نەخۆشەیەوە و ئەسڵەن ئەو عملیاتە کە بۆت ئەکرێتەوە فرسەتێکە کە پێتەڵێ مەسەن چەند هەفتەیەک جگەرە نەخۆی بۆی بە یەکجاری تەرکیزی چکە لەوانەیە تۆ بە زەرەر لە خۆنی زەرەر لەو ئازیزانە بیکە لە دەوروبەرتن چکە تۆ هەموو شش جگەرەیەکە ئەی خۆی وەکو ئەوەیە ئەوی لەگەڵ تا یەک جگەری خوارد دەگە دەستچاو خۆشوەڵا بەوەتی جگەرەکە زۆر گرنگ بوو کاتیشی زۆر بردینەوە سەر شفاتە ئارام زۆر دەمەکە پێمەڵە کۆتایی پێبێنن ئاریان ئێمە زۆر سواسی زۆر بەڕێز کاکتۆری یاسین عەبدولکەریم پزیشکی پسپۆڕی بێهۆشکاریەکەین هەڵەسین هەر ئەو بە فرسەت دەزانین لە ماوەی دقیقە لەگەڵ هەسانەکە پرسیاری شەکەین بەشکە وشمان جواب بێتەوە کە کاتمان هیچ نەماوە ئەوەی کە لە نەشتەرگەریە دەرناچێ فەرموویێرەوە بەڕاست ئەوە پزیشکی نەشتەرگەریەکە لی بەرپرسە یان ئێوە ئەمە یەک دوو هەم حاڵەتێک کە قەت لە بیرێ نەچوو بێتەوە بەس ئەم دوو پرسیارم لە یەک دقیقە جواب بەرەوە یەک دنیا وەختی بەنسبەتەوە خەتای کامانە ئەویان بەپێی جۆری سەبەبی خەتانە خەتانە من باز لەواکەم بۆ نمونە بەرپرس چێ بەرپرسە بەرپرسەکە بەپێی حاڵەتەکە بزانی خەلەلەکە چی بووە ناتوانانی تهدیدێکی لەوانەیە نەخۆشەکە خۆی بێ لەوانەیە بێهۆشکارەکە بێ لەوانەیە جەڕاحەکە بێت لەوانەیە خەتای کەس نەبێت ئەجەلی هات ئەوی تریش هەر ئەجەلە حاڵەتێک کە لەم ماوەیەکەم فەرمووی چەند ساڵە تۆ خەریکێن بابەتەیش بیرت نەچێتەوە قەت وەڵای شتی ناخۆشمان زۆرە ئەکیت بەڵام ناخۆشترین حاڵەت کە بیرم ناچێتەوە چەند لەوانە بۆ بینەرانی ژەم شتە ناخۆش بێ جەژن بوو مناڵێکی 3 ساڵ چوو بۆ دەرەوە بۆ جەژن ئیتر لۆریەک بەسەریا ڕۆشتە بوو ئیتر بڵێن وێران بوو دەست و قازشتی وێران بوو ئەوە ئیتر من
تامان یارخەوم لێ ناکەویتەوە زۆر ناخۆش وفاتی کردیا نەوەڵا وفاتی نەکرد بەزیتر ینی گوناحە دەست و خاس و شتی هیچی نەمایەک لای هەر وێران بوو زۆر ناخۆش خی گەورە مناڵی هەموو لایەک زۆر بەڕێز حەزەتمان نای حافظ بیا خۆش وڵی لەکەم کامێرە لای تۆ باش بینەرانی عزیز و خۆشەویست کەم کۆتایی هێنین بە پرۆگرامی سی گەوهەر لە ماوەی ئەم سی ڕۆژە لەگەڵ ئەو ستافێکە لە پشتی ئەم بەرنمەیەوە بوون هیوادارین توانی بێتمان سوود و قازانجێکی ئیمانی وە زانستی بە ئێوەی عزیز و خۆشەویست ببەخشین خی پرۆگار لە هەڵاو کەم و کورتی هەموو لایەکمان ببورێت ڕۆژوی لێ قوبوڵ کردبێتین جەژنیش لە هەموو لایەکتان پیرۆز بێ تا ساڵێکی دیکە و ئەگەر دەرفەت ما و خۆی گەورە تەمەنیدا هەموو لایەک بەخۆی گەورە ئەسپێرین طبعا مامۆستا شێخ فاتح ئەمێنێتەوە ئەمڕۆ دوعای تایبەتمان بۆەکە ماوەیەکی زیاتر و کاتێکی زیاتر دێمەوشکە ئاخر ڕۆژە و مامۆستا من داوای گرن ئازایی لە تۆکەم لە بینەرەکەی چکە دوای ئەماچینە ڕێکلام ئیتر دوایی تۆیتەوە دوعاکان ماڵەکان ئاوادان دڵەکان گەورە دڵمان ئاوادان کە ئینشاءالله و ماڵەکان ئاوادان بێ بە خۆشی و محەبەت و جژنێکی زۆر پڕ لە محەبەت ساس بکەین ئینشاءالله ئینشاءالله جژنەکەت لێ پیرۆز بە ناو یەکتریش نەبینینەوە خوا لەگەڵ بێخۆ خۆشەویستانێ مایشەڵڵا ئەچینە لای دوعاکان و دوعای کۆتایی ئەنجامە دەین خۆی گەورە بیکاتە مایە خێر بۆ هەموو لایەکمان ئینشاءالله. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. يا ربي خواهشان سی ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزانمان تەواو کرد بەڵام نازانین ئایا کۆتاییمان بە گوناه و تاوانەکانمان هێناوە و بە خەفڵەت و بێ ئاگایی هێناوە و ئایا دوای مانگی ڕەمەزانە گەڕینەوە ناو گوناه یاخودنا تەوفیقمان بە هیدایەتمان بە ئەم هیدایەتەی لە مانگی ڕەمەزانی پیرۆزە هیدایەتت داین ئیدامەی پێ بکە و مەدەدی زیاترمان بۆ بنێرە یا ڕەب. یا ڕەبی خوای گیان ئێمە گوناهبار و تاوانبارین غافڵ و بێ ئاگاین تۆ خوایەکی بەدەسەڵات و گەورە و مهەیمنیت بەمان پارێزە داوای حیفز و پارێزگاری تۆکەین لەوەی کە جارێک تر شەیتانەکان دەستەوە یەخەمان نەبن. چەندە پێمان خۆشە بەیانیە کەوینە جەژنی ڕەمەزانی پیرۆز ئەوەندەش جێی مەترسیە کە شەیتانەکان جارێکتر بێنەوە و دڵ و دەروونمان داگیر بکەن هێزی ئیمانمان لاواز بکەن تەوفیقات و کۆمەکیەکانی شەوی قەدرمان نەمێنێت بۆمانی دامە پێ بدە یا ڕەب کۆمەکیمان بکە و یارمەتیمان بدە یا ڕەب کە وەختێ لە ڕۆژی جەژناڵین الله ئەکبەر بە تەواوی سەرکەوتنمان بەدەستێنا بێ بەسەر نەفس و هەوا وارزوە الله ئەکبەرێک بێکە لە ناخی دڵمانەوە و لە ئەو پەڕی بەیداخی سەرکەوتنەوە بیڵین بەسەر نەفس و هەوا و ئارەزوەکان و جیهادی ئەکبەرمان ئەنجامدا بێت و تەواومان کرده بێت نەک لە خۆڕایی و تەنها بەدەم الله ئەکبەر بکەین یا ڕەب کۆمەکیمان بکە و یارمەتیمان بدە تا الله ئەکبەرەکانمان بە تەواوی شەیتانەکان لە ئێمە دوور خاتەوە و مەملەکەتی دڵ و دەروونمان بە تەواوی تەسلیمی تۆ ببێت و ئیمانێکی کامڵ و ڕاسخمان دەست بکەوێت ئیمانێک کە ڕۆژە لە ڕۆژان ساردی و کەم تەرخەمیمان بۆ فراهەم نەهێنێت و
ڕاپێکی گوناه و تاوان و غەفڵەت نەبینەوە جارێکی تر. الله ئەکبەرێک کە بە تەواوی تەسلیمی فریشتەی مرگمان بکە هەتا ئەو ڕۆژە لەم الله ئەکبەرە نەکەوین و تەسبیحات و یادی تۆ بە بەردەوامی ئەنجام بدەین و ئەستەغفیرڵڵاکانمان هەمیشە لەسەر زوبان بێت تا تەقسیرات و کەم تەرخەمیەکانی نەفسمان بۆ دەربکەوێت تا هەژاری بەردەم دەرگانەی تۆ بین و هەرگیز خۆمان بە دەوڵەمەند و بەبوو نەزانین چونکە ئەگەر خۆمان بەبوون زانی و بوونمان دەستی خۆمان خست و خۆمان لێبوو بەبوو ئەوە تووشی غرور و فرعونیەتی نەفسە بین و ئەو کاتە تەواضع لە دەسەدەین و گردنکەچی و مەملەکەتی گردنکەچی فرامۆشەکەین. تەوفیقمان بە هیدایەتمان بە یا رب العالمین دامەزراومان کە لەسەر ئیمان و دینداریەکی ڕاست. تەوفیقمان بە هەتا ئەو ڕۆژەیە گەڕێینەوە بۆ لای تۆ بە ئیمانی کامڵ بژین ئەو ڕۆژانەی کە ئەگەڕێینەوە بۆ لای تۆ یا رب ئەو سەعاتانەی دوایین سەعاتەکانی تەمەنمان ڕۆژ و مانگەکانی دوایین مانگەکانی تەمەنمان هەر هەمووی یا ئەرحەم الراحمین فەرش ڕێژی عیبادەت و تەسبیحات و یاد و زیکری تۆ بێت لە دڵمان ناچەسپی بێ کە نزیکە بینەوە لە تۆ بە تەواوی تەسلیمی تۆ بوو بین تەوەکولمان بەس بە تۆ بێت ڕێی ئیمان و ئیسلامەتیمان لێ تێک نەچوو بێت و لا ڕێمان گرت بێ یا رب عاقبەت خێرمان کە ئیلاهە العالەمین داوای عاقبەت خێریت لێکەین داوای سەقامگیری لەسەر ئیمانت لێکەین داوای ئەوە لێکەین یا رب العالەمین ئەگەر گەنجین یا ربی گەنجێتیمان بۆ ئیمان و ئیسلامەتی بێت ئەگەر پیرین یا رب العالەمین پیرەتیمان بۆ عاقبەت خێری بێت یا ربی خوای گیان ئەم تەمەنە و ئەم بەخششە گەورەی کە بە ئێمەت بەخشیوە یا رب حیا و حرمەت و دین و ئیمان و کامڵیمان بپارێزە یا رب هەر تۆ پارێزەری بەندەکانی خۆتی تو ئێمە لە ڕیزی بەندەکانت دەرمەکە یا رب إله العالمین فتحی دڵمان بۆ بکە و ئەم دڵەمان پڕ بکە لە ئیمان و ئیسلامەتی و دینداری و لە ذیکر و یادی خۆت یا رب یا ربی خوای گیان جارێکتر نەفس و هەوا و ئارەزوو سەرکەشمان نەکات غرورمان توش نەکات یا ربی خوای گیان لە نەخۆشیە دەرونیەکانی کوفر و عجب و شرک و ڕیا و هەموو نەخۆشی و ئافاتە دەرونیەکان بمان پارێزە یا ربی خوای گیان خۆماڵ و ماڵ و مناڵ و دایک و باوک و خوشک و براکانمان بپارێزە ئەگەر ئەوانەیان لە دنیا ماون عاقبەت خێریان کە و یا ربی خوای گیان ڕوسوری بەربارەگای خۆتیان بکە ئەگەر ئەوانەیان کە وفاتیان کردووە یا ربی خوای لیان خۆش بە لە مردووەکانمان خۆش بە و عەفویان کە ڕزقمان واسعکە یا رب ئەوانی ژیانی هاوسەرێتیان دروست نەکردو بە کەسی باشیان بگەێنە و بە کەشی شیاویان بگەێنە یا رب یا ربی خوای گیان ئەوانەی دیلن ئەسیرن سژنن خوایە بە کەس و کاری خۆیانیان شاد بکە ئەوانی نەخۆشن خوایە شیفایان بۆ بنێرە زۆرنە و نەخۆشانەی داوای شیفا لە تۆکەن داوا لە ئێمەشەکەن داوا لە عەزیز و خۆشەویستانمانەکەن کە بۆیان بپاڕینەوە خوایە شیفایان بۆ بنێرە یا ربی خوای گیان ئەوانەی نەخۆشی درێژخایەنیان هەیە شیفای کامڵیان بۆ بنێرە ئەوانەی کە شیفایان بۆ نانێری دەرمانی سەبریان بۆ بنێرە یا رب تا لە ئیبتیلای خۆیان تێبگەن و مەقامەکانی خۆیان لە دەستنیان لای تۆ ئیلاهە العالەمین هەتا ئەو ڕۆژەی کە بە کامڵی و بە ئیمانی بەرزەوە ئەژین بمانژێنە ئەو ڕۆژەی کە لارە بینەوە و بەرەو لاڕێ ئەڕۆین یا ربی خوای گیان یەک تۆستەمەنمان پێ نەبەخشیت و یەکسەر بمان بیتەوە بۆ لای خۆت یا ئەرحەم الراحمین تاوەکو ئیمان زەعیفینەیە بەسەرمانە و یا ربی خوای گیان شەیطان دەستە و یەخەمان نەبێت إله العالمين يا أكرم الأكرمين يا غياث المستغيثين وروجانيك أقرينو بولايتو أو ساعاتيك جان ما نكيشيت أو ساعاتيك بول فريشتكان دينس الروح جستمان أو ساعاتيك ونازانين يك لحظة لجيانا جيابين ونازانين تماني خوشي وناخوشي من بدي كرد بيت ونازانين أم دنيا هيج سروة سامان ومال ومنال كسوكار وعشرة كتابو بيت ونازانين هيج دا صلاتك من هبو بيت لو لحظة فريامان كويا
لەو چرکە ساتەیە فریامانکەوە شەهادەت و ئیمان لەسەر زمانمان بێت تەوبە و ئیستیغفار بە بەردەوامی لەسەر زمانمان بێت ڕامان بێنە لەو کاتێک کە ئەمان خەیتە ناو ژیانێکی بەرزەخی کە هەرگیز نەمان بینیوە و هەرگیز بە خەیاڵیش بۆی نەڕۆشتوین و هەرگیز پێگەیەکمان لەو شوێنە نەبووە و هەرگیز چاوەڕێ ئەو منزلەمان نەکردووە لەو شوێنەیە ڕامان بێنەوە فریشتەکانی مەرحەمەت نەک فریشتەکانی عەزاب بە کەس و کارە عەزیز و خۆشەویستە ئیماندارەکانمان نەک بەوانەی کە ئەهلی ئاگر و دۆزەخن یا ڕەبی خوایە بە پێغەمبەران و ئەولیا و دۆستەکانی خۆت نەک بە فیرعەون و هامان یا رب العالمین تەوفیقمان بەو هیدایەتمان بە ئەم دڵەمان لەژێر مەرحەمەت و سۆز و میهرەبانی عەرشی مەزنی خۆت دەرمەکە بمانکێڕە لەو حەو کۆمەڵ و لەو دە کۆمەڵ و لەو سەد کۆمەڵانەی کە لەژێر عەرشی عەزیمی تۆیە حەشریانەکەی یا ڕەبی لە مەیدانی مەحشەرا شەرمەزاری بارەگای تۆ نەبین شەرمەزاری بەردەم حەزرەتی ڕەسوڵڵڵا نەبین صلی الله عليه وسلم شەرمەزاری بەردەم دایک و باوکەکانمان نەبین یا ڕەب گوناهەکانمان عەرز مەکە لە ڕۆژی قیامەتا و دای پۆشە و هەر لێرەوە سەتری گوناهەکانمان بکە عەفومان کە و لێمان خۆش بە لە غەفڵەت و بێ ئاگاییەکانمان خۆش بە و دامەزراومان کە و ئیمانی کامڵمان پێ ببەخشە ئیلاهە العالەمین سەرجەم ئەم برا ئازیز و خۆشەویستانەی کەناڵی ئاسمانی پەیام هەر هەمویان بەڕاستی یا رب العالمین هەوڵ و ماندووبوونێکی زۆرە دەن یا ڕەبی خوایە تەوفیقیان بە دڵیان خۆشکە خۆیان و ماڵ و مناڵێن مەحفوظی لای خۆت بکە ئیمانیان دامەزراو بکە ئەهلی بەهەشت و ڕەزامەندی تۆ بن و لە دنیاشە ڕزق و ڕۆزی و ویسعەتی ڕزقیان پێ ببەخشە و لە نەخۆشی و بەڵا و موسیبەت بیان پارێزە سەرجەم ئەو جۆگر و ئازیز و خۆشەویست و بینەرانەی کە بە درێژایی ئەم مانگە ئەم شاشە جوانیان کرد بە یەکەم شاشەی خۆیان سپاس بۆ تۆ یا رب العالمین کە ئەم بەرنامانە جمهور و خەڵکێکی زۆر سەیریان کردووە و لەگەڵ دوعا و پاڕانەوەکانی ئێمە و لەگەڵ هەناسە پاکەکانی ئەم ئێوارانەی سیگەوهرابوون یا رب ڕەحمیان پێ بکە و عەفویان کە لە گوناهەکانیان ببوورە دوعاکانیان گیرا بکە بەربانگەکانیان یا ڕەبی هەمووی وەربگرە بەوەی مژدەکانی بەهەشتیان پێ بدە مناڵەکانیان بۆ ساڵح بکە یا ڕەب تیماری نەخۆشەکانیان بکە شیفای نەخۆشیە دەرونیەکانیان بدە یا ڕەب ڕزق و ڕۆزی و ویسعەتی ڕزقیان پێ ببەخشە و لە هەموو بەڵا و موسیبەتێ بیان پارێزە و ئافات و مشکلە خێزانەکانیان مەهێڵە یا ڕەب هەرچی موسڵمانە لە دەرەوەی وڵات لە ناو کوردستانە لە هەر شوێنێکە لە هەر شوێنێک گیرۆدەن بە هەر بەڵا و موسیبەتێ لەسەریان لابەرە بە تایبەتی موسڵمانانی غەزە یا ڕەب عەبدی تۆن و بەندەی تۆن ناوی تۆ هێنن لە کاتی مەرگی شایەتومانە هێنن ئەوانش کە ئەیان کوژن دوژمنەکانی تۆن یا ڕەب سەریان بخە سەرفرازیان بکە و لەوە زیاتر داماوی و لەوە زیاتر ئیمتیحانەکەیان قورس مەکە یا ڕەب سەرکەوتنیان بە نەسیب بکە لەم جەژنە پیرۆزەیە یا ڕەب لەگەڵ تەواوی ئیمانداران و موسڵمانان لەسەر زەویە ئیلاهە العالەمین یا ڕەبی خوایشان ئێمە ئەوەنە ئەزانین کە ئەم دوعانە بکەین بەڵام لای تۆ احتیاجاتەکانمان و پێویستیەکانمان و هەژاریەکانمان بێ سنوورە ئیلاهە العالەمین پێویستیەکانمان هەمووی دابین بکە یا ڕەب العالەمین ئەزانین کاتێک کە ئێمە ئەپاڕینەوە بۆ چەند دوعایەکی کەم ئەپاڕینەوە خۆتە زانی چەند پێویستیەکانمان زۆرە و بەبێ پاڕانەوە پێمانە بەخشی چونکە تۆ کەریمی تۆ بەخشندەی تۆ ڕەحیمی تۆ بەزەید بە بەندەکان تایەتەوە و هەموو پێویستیەکانی دنیا و قیامەتیان بۆ دابینەکەی ئیلاهە العالەمین ئێمە عەبدی تۆین و لێتە پاڕینەوە لە هەموو گوناه و تاوانەکانمان خۆش بە و عەفومان کە اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا يا ربي خواي جنهرك چون همو يواران ليريا باراوينة ولتو أم دعاء مناجاتا نترك نكين تنها بو برچاوي وبو بردم كاميرا وبو راقياندن نبو بيت يا ربي أم دلمان لسر دعاء باران ومناجاتي خود رابينا زياترمان پێ ببەخشە و مەدەدمان بکە و یارمەتیمان ببەدەوەی بەوەی کە بە بەردەوامی چێژ و لەزەت لە دوعاکان ببینین هەتا
با زیاتر بەدەم دوعا و پارانەوە و بچین و زیاتر لە زیکر و تاعەتی تۆیا بژین ئەو چێژەی کە تۆی بەخشی لە دوعا و لە زیکر و لە قورئان خوێندنا بۆمانی زیاد بکە تا بەردەوام بین چونکە ئەو چێژەش هەر نیعمەتێکە لە نیعمەتەکانی تۆ خۆ ئەگەر بەبێ چێژ دوعا و پارانەوەمان بکردایە ڕەنگە زوازمان بهێنایە ئەوەش نیعمەتێکی گەورەترە کە بەخشیوتە بە ئێمە تا ئێمە بەردەوام بین و لە قیامەتە ڕەحممان پێ بکەیت و عەفومان بکەیت و لێمان خۆشبی لە دنیاشا لە ناو ئەم بەهەشتی دوعا و مناجات و نزیک بوونەوە لە خۆتا بمانژێنی بمانژێنە بە عەبدایەتی خۆت بمانژێنە بەوەی کە بەندەی تۆ بین لەسەر بەندایەتی خۆت بمان مرێنە یا رب يا رب توفنا مسلمين وألحقنا بالصالحين يا رب العالمين لبيداخ لجر بيداخ حضرة رسول الله صلى الله عليه وسلم لبرزخ لقيامة زيندو من كروا يكم چاو كردنوا من بديدار رسول الله وأولياء ودوستو شهداء وصالحين چاو بكينوا بناي أوان ببينين وظلمان خوش بك هاتين ناو نشتمان الراستقين كي خومان كقيامة برزخ بهشتي برين وأعلى إخوته يا رب العالمين يا رب إخوائي كان هتا بياني ببارينوا إله العالمين إما مانو بين بلام لورجيراني لايتو هرگيز مانو بونيا لدى صلاة مهرباني تو يا هرگيز فراموش كردنيا هرگيز بيزار بونيا الحمد لله على الله سپاس بوتو لسروي كتو پروردگار ماني خواماني يا رب يا رب يا رب يا رب لمن خوش بو عفو من كو خومان ومالو منالو دايكو باوكو خوشكو براكان من محفوظي دنيا وقيامتكو حسني دنيا وآخرة بريجة بسرمانا لقل جميع مسلمانان وإيمان دارانو بتايبتي بينرانو بيسران ينبرنامان من يا رب العالمين اللهم آمين 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 يا مجيب السائلين ويا أرحم الراحمين ويا أكرم الأكرمين ويا غياث المستغيثين سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته خاتم لك السلام